لە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنگی دەریا، ڕێکخراوی دەریا. ناوی کتێب ساتێک لەگەڵ سوقڕات. ناوی نووسەر پۆل ستراتێرن. ناوی وەرجێر عەلی ئەکبەر مەجیدی. چاپی دووەم ساڵی 2010. ژمارەی سپاردن 1596. تیراژ 2000 دانە. ژمارەی لاپەڕە 73 لاپەڕەی قەبارە مام ناوەند. ناوی خوێنەر ئاوا سەلیم. کارە هونەریەکان دیار ئازاد. سەرپەرشتی و پێداچوونەوەی فەرەیدون حەسەن. ساتێک لەگەڵ سوقڕات. پێشەکی سەرەتای جیهان هیچمان لەسەر چۆنێتی بارودۆخی جیهانەوە نەماندەزانی. سەرڕای ئەمانەش ئێمە مرۆڤ لەم جیهانەدا توانیمان خۆمان بگرینەوە. یەکەم فەیلسوف ئەو مرۆڤە سەر لێ شێوا و سەیر و سەمەرەی سەردەمی چاخی بەردین بوو کە لەبارەی جیهانەوە لە خۆی دەپرسی لەسەر ئەم زەویەدا چ باسە و هەموو ئەم شتانە بۆ چییە؟ تا چەندین هەزار ساڵ وەڵامەکانمان بۆ ئەم پرسیارە فەلسەفیانە واتای پڕاوپڕی پڕ نەدەکردەوە، بەڵکو کۆمەڵێک بوو لە ئەفسانە و خوڕافە و باوەڕی ئاینی. یەکەم میلەت کە هەوڵیدا وەڵامی ئەم جۆرە پرسیارە فەلسەفیانە بداتەوە پەنای بۆ بیرروڕای بینین و عەقڵ کرد. ڕەنگە دەبوایە لەبری ئەوە پەنای بۆ بیرروڕای میتافیزیایی ببردایە. ئەم میلەتە یۆنانیەکانی پێشزاین بوون. ئەمە نهێنی و ڕازێکا کە بۆچی نەتەوەیەک لە پاڵ دەریای سپی یەکەم هەنگاوی گەورەیان هەڵێنا بۆ کامڵبوونی مرۆڤ. ئەوەش لەو سەردەمەدا ئەمە وەک نهێنیەکی زانستی ماوەتەوە. هەر لەم سەردەمەدا چینیەکان و مسڕیەکان و بابلیەکان لە یۆنانیەکان پێشکەوتوتر بوون و شارستانیەتیشیان لە بواری هێز و بەربڵاوی لاسەروی شارستانیەتی یۆنانیەکانەوە بوو. هەروەها لە داهێنان و بیرکاریدا لە یۆنانیەکان پێشکەوتوتر بوون. دروستکردنی ئاوڕێشتم و دروستکردنی ئەهرامەکان و پێشبینی خۆرگیران لە توانای یۆنانیەکاندا نەبوو. لە پێوانەکردنی ئاڵۆزبوونی بیرروباوەڕی چینیەکان و بابلیەکان و مسڕیەکان لە بەرامبەر کۆمەڵە ئەفسانە سەرەتاییەکانی یۆنانیەکان لەبارەی ژیانی خاوەندەکان لە کوێستانی ئۆڵمپ زیاتر دەهاتە پێشچاو. لە ڕاستیدا لەم سەردەمەدا ئەو شتەی یۆنانیەکان بەرامبەر بە ئەفسانەکان هەیان بوو تەنها ڕوتێکی سەرەتایی بوو لەبارەی داهێنانی ئاین، وەک چۆن قوربانیکردن یەکێک بوو لە تایبەتمەندیە پێشکەوتوەکانی ئاینە دێرینەکان کە یۆنانیەکانیش ئەمانەیان هەبوو. ئەفسانەکان بەلایەن یۆنانیەکانەوە کلیلی کردنەوەی شتە نهێنیەکان وابوو، بەبێ ئەوەی فەرهەنگی یۆنانی کە هێشتا بنەمای فەرهەنگی ڕۆژئاوایی بوو نەگەیشت بۆ ئاستی پێویست. پێش یۆنانیەکان پرسیارە فکریەکان بە بەردەوامی شێوازێک بوو لە پابەندی بە ئاین. هەر ئەمەش بووە هۆی تەشەنەکردنی میتافیزیا و خوڕافە لە ڕۆتی بینین و بیرکردنەوەدا. بۆ نمونە زانستی ئەستێرەناسی بابلیەکان بە پێشبینی داهاتوو هەروەها بیرکاری مسڕیە دێرینەکان تێکەڵ بە خورافەی ئاینی ببوون. بەڵام کاتێک یۆنانیە دێرینەکان دەستیان بە داڕشتنی پرسیاری فکریان کرد، بیرکردنەوەیان بەهۆی باری قورسی خوڕافە جیرۆدە نەبوون، بەڵکو بە ئازادیەوە لە جیهانی ڕاستەقینەدا داڕێژرا. ڕەنگە لە ئاراستەی ئەم ئازادیەدا بەهۆی دۆخی خوڕافە بوو کە کللتوری یۆنانی بە خێراییەکی پەرجۆ ئاسا بەرە و پێشکەوتن و بڵاوبوونەوە ڕێشت. بۆ نمونە تەنها لە ماوەی زەمەنی جیلێکدا سەری لە نمایشی سەرەتایی ئاینی و تراژیدیای یۆنانی دێرین جۆقیدا. لەم ڕۆوە دەستپێکی فەلسەفەی یۆنانی لە سەدەی شەشەمی پێشزاین بوو. بەڵام لە کۆتایی هەر ئەم سەدەیەدا ئەفلاتونێک دەبینین کە هێشتا بەرجەستەترین ڕوخساری فەلسەفی هەموو سەردەمەکان دەناسرێ. پێشکەوتنی فەلسەفی یۆنانیەکان لە سەدەی پێنجەمی پێشزاین لە بواری چۆنیەتیەوە با درێژایی مێژوو بەبێ ڕکابەر ماوەتەوە و تەنها سەدەی بیستەم لەوە پێشکەوت. زۆرینەی فەیلسوف ناسەکان یەکەم فەیلسوفی یۆنانیەکان بە تالیس دادەنێن کە خەڵکی میلتۆسە، یەکێکە لە شارەکانی ئاسیای بچووک. مێژوو کاتێک ناوبانگ لە خۆ دەگرێت کە لە ساڵی 585 پێشزاین کاتێک بەهۆی پێشبینی سەرکەوتوانەی خۆرگرتن لە هەمان ساڵدا بوو. لەوانەیە ئەم شێواز پێشبینی تالیس لە بابلیەکانەوە فێر بووبێ. هەڵبەت ئەمەش ئەگەر ئەو نەسەلمێنراوە کە لەوانە فێر بووبێت، چونکە هەندێک کەس شتێک دەدۆزێتەوە بێ ئەوەی ئاگادار بێ کە پێشتر شتێکی وا هەبووە. ئەوەش لەو سەردەمەدا کە ئەمڕازی پەیوەندی لە جیهاندا زۆر دەگمەن بووە. تالیس یەکەم فەیلسوف بوو هەوڵیدا ئەم جیهانە بە شێوەی بینین هەڵبسەگێنرێ تاوەک ئەوەی لەسەر ئەفسانە و خوڕافە بێت. بۆیە بەم هۆیەوە بە یەکەم فەیلسوف دایدەنین. ئەم شێوازەی بە واتایە بوو دەرەنجامەکانی چ ڕاست یان ناڕاست لەسەر ڕەوتی عەقڵ هەڵسەنگاندن بۆ شتەکان دەکرا بە پێچەوانەی دەرەنجامەکان کە لەسەر ڕەوتی ئەفسانە و باوەڕ و ئاینەکان هەبوو. بیرۆکەی ئاراستەی جیهانناسی تالیس وا بوو کە هەموو شتێک لە کۆتاییدا لە ئاو دروست بووە.
بەم بیرۆکەیە ڕێگەی بۆ هەموو فەلسەفەکانی داهاتوو کردەوە. پاش تالیس فەلسەفە بە خێرایی بەرەو پشکوتن ڕۆیشت. فەیلسوفێکی زۆر هاتنە ناو گۆڕەپانی فەلسەفە کە هەر یەکە و ڕوانینێکی جیاوازی لەبارەی جیهانەوە هەبوو. یەکێ دەیوت هەموو جیهان نەک لە ئاو بەڵکو لە ئاگر دروست بووە و ئەویتر ئەیوت هەوا سەرچاوی هەموو شتەکانە و کەسێکی تر دەهاتە قسە و دەیوت ڕووناکی سەرچاوی جیهانە. فەیلسوفەکانی سەردەمی سەدەی شەشەم تا ناوەڕاستی سەدەی پێنجەمی پێش زاین بەواتای فەیلسوفەکانی پێش سوقرات لە مێژووی فەلسەفەدا دەناسرێنەوە. ئەو شتەی ئەمڕۆکە لەبارەی ئەم فەیلسوفانەوە دەیزانین تەنها بابەتێکی پەرشوبڵاون کە یان ڕاستەوخۆ لە نووسینەکانی خۆیانەوە یان بەهۆی قسە و نووسینی ئەو فەیلسوفانەی دوای ئەوان پێیگەیشتوین. سەرڕای ئەمانەش هێشتا ناوێکی زۆری فەیلسوفان لە سەرزاری خەڵکە. فیثاغۆرس بەهۆی مەسەلەیەکی بیرکاریەوە ناوبانگی هەیە. یەکەم کەس بوو ئاگاداری ڕۆڵی ژمارەکان بوو لە مۆسیقادا. مەبەست ئەوەیە هارمۆنی لە مۆسیقادا سەرچاوە لە ڕێژەی ژمارەکانە. هەر ئەم دۆزینەوەیشی بووە بیرۆکەیەکی جیهانناسی کە هەموو جیهانی بە پێکاتەیەک لە ژمارەکان دادەنا. بیرۆکەیەکی وا بە پێچەوانەی ڕواڵەتی ئەو شتە بە هیچ شێوەیەک سادە نەبوو. هەروەها ئەنیشتاین بڕوای وابوو دەتوانرێ هەموو جیهان کە هەیە بە بیرکاری شرۆڤە بکرێ. بیرمەندان و زانایانی ئەمڕۆ جیهان بە پێکاتەیەک لە ژمارەکان دانانێن. بەڵام ناکرێ حاشاش لەوە بکرێ کە لە پاڵ کوارک وردی لە مادەی یەکە کە پێکهێنەری بنەمای مادەکانە و کواسارەکان هەسارە ئاسای ئاسمانی زۆر دوورن کە شەپۆلی ڕادیۆیی بەهێز دروست دەکەن. ژمارەکان ڕۆڵێکی ئاراستەییان هەیە. فەیلسوفێکی پێش سوقرات کە لە بنیاتنانی بیرۆکەی زانستی ئەمڕۆدا ڕۆڵێکی زۆری هەبووە دموکریتۆس بووە. جیهانی بە پێکاتەیەک لە گەردیلەکان دادەنا. زیاتر لە 2000 ساڵی خایەند تا زانایان و بیرمەندان گەڕانەوە بۆ ئەم ڕوانگەیە. ئەنکساگۆراس بە یەکەم فەیلسوفی ئەثینیایی ناوی دەبرێ هەرچەندە بەڕەچەڵک خەڵکی ئاسیای بچووک بوو. بەهۆی بانگێشتی پریکلیس سیاسەتمەداری ئەثینایی کە لە دەرەوەی 15 ساڵەی حکوومەتەکەی لە ئەثینا گەیشتە ئەو پەڕی دەسەڵاتی سیاسی و ڕۆشنبیری بۆ ئەثینا بانگێشکرا تا پەروەردەی خەڵکی ئەثینا لە ئەستۆ بگرێ. ئەنکساگۆراس فەیلسوفێکی زۆر بەرجەستە نەبوو. ئەوە یەکەم فەیلسوف بوو کە لە بری شرۆڤەی جیهان لە سەربنەمای یەکبوونێکی جیهانی بۆ پێداگیری ڕەگەزێکی زۆری ماددە بۆ جیهان. لە ڕاستیدا دەیوت هەر شتێک بەشێکە لە شتێکی تر و تا ئەو ڕادەیەت چوە پێشەوە کە تەنانەت ئەستێرەکانیش خاوەن ڕوحێکی تایبەت بەخۆیانن. دەیوت بەفری سپی بەشێکە لە ڕەشی و ئاو بەشێکە لە وشکانی. سەرڕای ئەم قسانە ئەنکساگۆراس کەسایەتیەکی گرنگ بە ئەژمار دەهات. هەروەها بواری فەلسەفەی بەڕووی کۆمەڵگەی ئەثینا کردەوە و تەنانەت بە مامۆستای سوقرات ناوی لێ دەبەن و دەڵێن ئەو فەلسەفەی بە سوقرات ناساند. بەهۆی سەرچاوەیەکی مێژووی ئەنکساگۆراس وانەی بە پریکلیس وتوێتەوە کە ڕێبەری سیاسی سەردەمی ئاڵتونی ئەثینا بووە لە نێوان دەی 440 بۆ کۆتایی دەی 430 پێشداین. ئەم سەردەمە هەمان سەردەمێکە کە پارتینۆنی تیا دروست کرا. پارتینۆن پەرستشگەیەکە لە ئەکرۆپۆلیسی ئەثینا کە لە سەدەی 5 پێش زاین و بۆ پەرستشی خوای بیر و فکر دروستکراوە و لە ڕێزی شاکارە بیناسازیەکانی یۆنانی دێرینە و لەو سەردەمەدا تراژیدیای یۆنان گەیشتە لوتکە. لەم سەردەمەدا فیدیاسی پەیکەرساز شاکارەکانی خۆڵقاند و فەلسفەی کلاسیکی یۆنان بەهۆی سوقرات پشکوت. ڕادەی کاریگەری ئەنکساگۆراس لەسەر پریکلیس بەباشی نازانین، بەڵام لەوە ئاگادارین دەرەنجام بەهۆی پێداگری لەسەر ئەوە کە خۆربەردێکی زۆر گەورەی درەوشاوە بووە و مانگ لە جنسی زەویە لە ئەثینا بە تاوانی کفرکردن بە دوای دادەگەڕان و ناچار بوو هەڵبێ. هەر ئەم کارەش بۆ هۆی ئەوەی فەلسەفە لە ئەثینادا بە چاوی جددی سێر بکرێت و بە مەترسیدار دەستنیشان بکرێت. ئەنکساگۆراس وانەی فەلسفەی با سوقرات وت بە شێوەیە کە فەلسفە هەم جددیە و هەم مەترسیدار، بەڵام بەو جۆرەی دەیبینین سوقرات گرنگی بە قسەی مامۆستاکەی نەدا. گرنگی لەدانی سوقرات بە یەکەم وانەی مامۆستاکەی ئەوی بە بەرچاوترین کەسایەتی فەلسەفی هەموو دۆڕانەکان برد، بەڵام گرنگی نەدانی بە دووهەمین وانەی مامۆستاکەی گیانی لەسەردانا. تەنها سەدەیەک پێش دەستپێکی فەلسەفە لە یۆنانی کۆن دەگەینە پشکۆترین سەردەمی فەلسەفەی ئەم شارستانیەتە. ئەم سەردەمە شاید حاڵی دەرکەوتنی سێ ڕوخساری بەرجەستەی فەیلسوفەکانی جیهانە. یەکەم کەس لەم سێ کەسە سوقراتە کە ئەوەندە کاتی تەرخان کرد بۆ وتنی فەلسەفە لە شەقامەکانی ئەسینا کە ئیتر کاتی نەبوو بنووسێ. ئەمەش تەنها بەهۆی ئەفلاتونی قوتابی سوقرات لەم شتانە ئاگادارین کە نووسیوێتی. لە نێوان ئەم نووسینانەش زۆر جار بە زەحمەت تێدەگەین کە کام دەنگ تایبەت بە سوقراتە و کام یەکەیان تایبەتە بە ئەفلاتون کە لە زاری سوقراتەوە بەیان بووە. ئەو شێوازەی کە سوقرات لە باسەکانی کەڵکی لێوەردەگرت بریتی بوو لە پرسیارە بەردەوامە هێرشبەرەکانی بە پەرزدانەوەی نێگەتیڤ کە پێی دەوترا دیالکتیک و بە پێشەنگی منطق دەژمێردرا. سوقرات دەیویست بەم شێوازە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کەسی بەرامبەریدا بە حەقیقەت بگا.
ئەفلاتون ڕۆحی ئەم باس و خواستانی هێنایە ناو گفتوگۆی ڕۆژانە. ئەفلاتون لەسەر ئەو باوەڕە بوو کە جیهانی ڕاستەقینە پێکهاتەیەکە لە نمونونەکان و ئەم جیهانەش ئێمە دەیبینین و ئەزمموی دەکەین تەنها سێبەری نمونونەکانە. سەرڕای ئەم بیرروبۆچوونە حەقیقەت ئاساییانە زۆربەی خاوەن بیرڕاکان بڕوایان وایە هەموو فەلسەفەکان شتێک نییە جیا لە پراوێز نووسین لەسەر بابەتی بەرهەمەکانی ئەفلاتون. هەرچەند ئەمەش بۆ چوونە، بەڵام ڕەنگە ڕاست بێ ئەگەر بڵێین ئەفلاتون یەکەم کەس بوو کە زۆربەی مەسەلە فەلسەفیەکانی ڕیزبەندی کردووە کە تا ئەمڕۆ باسی لێوە کراوە. هەڵبەت ئەفلاتون دەبێت لە ڕوانگەی کەسانی دەرەوەی کۆماریەکان شی بکرێتەوە. سێم ئەندامی ئەم گروپە سێکەسیە گەورەیە کە لە فەلسەفەدا ناودارن ئەرستۆ قوتابی ئەفلاتونە. ئەرستۆ شێوازی گفتوگۆی ئەفلاتونی ڕەت کردەوە بۆ دەربڕینی فەلسەفە. لەلایەکە و بابەتی فەلسەفی زۆری نووسی کە بەداخەوە زۆربیان لە دەستی ئەو قوتابیانەدا بوو کە بایەخی فەلسەفەیان نەدەزانی. یاسای بیرکردنەوە و پۆلێنکردن کە ئەرستۆ داینا بۆ بنەمای بیرۆکەی فەلسەفی و زانستی بۆ 2000 ساڵ دوای خۆی و لەم دوایانەشدا هەندێک بیرۆڕایشی دەکرێتەوە. وا دیارە ئەرستۆ لەوە تێگەیشت بوو هەموو شرۆڤە گشتیەکان سەبارەت بە جیهان دەرەنجام بە شێوەی هەڵەدێتە ئارە. ئەمەش نەبووە هۆی ئەوە کە خۆی هەوڵ نەدا بۆ شرۆڤەی گشتی ئەم مەسەلانە. بەبێ فەلسەفە نەمان دەتوانی بە ڕادەیەک بگەین کە ئێستا تیایدا ڕاوەستاوین. ئەوەش لا یۆنانی دێرین دەستی پێکردو تایبەتمەندی یۆنانی خۆی لە نێوان سەدە و دەورانەکاندا پاراست. زانستی ئەمڕۆمان نەدەزانی و هەوڵمان دەدا بۆ بەدەستهێنانی ڕاستیەک کە بەگشتی بە شێوەی خەیاڵ و هەوەس دەمێنێتەوە، چونکە ئەمڕۆکە زانست ڕیزێکە لە سیاسەت و ئابووری و دەروونناسی. تەنانەت زانستی ئەخلاق سەرڕای سەرنجی بەردەوامی فەلسەفە لە سەدە و دەورانەکان بەم شێوەیە سست بنەما ماوەتەوە. ئەمڕۆکە لە بواری ئەخلاقی نەکار لە دۆخێکی باشتر دانین بە جۆرەی ڕابردوو، بەڵکو تەنانەت نازانین بە چ شێوازێک دەتوانین باشتر و وڵاتر بین. نزیکەی 25 سەدا پێویست بوو بۆ باشتێنە گەیشتن و هەڵەی فەیلسوفەکان کە سەرنجیان بخرێتە سەر ئەم خاڵە. ئەو شتەی گرنگە خۆ لە خۆیدا تێگەیشتنی خراپ نییە، بەڵکو ناخی بیرکردنەوەیە لە فەلسەفە کە گرنگە. بەم جۆرە فەلسەفە لە ئاراستەی چالاکیەکە بۆ بەدیهێنانی دەرەنجامە گوماناویەکان. ئێستا بە جاری یەکەم لە مێژووی فەلسەفەدا وا دیارە کە سازدانی سیستەمی فەلسەفی کارێکی بێهودەیە. ئەم نەریتەی ئەفلاتون و کانت و ئەنی سوارد و دیگنیشتاین کۆتایی پێهاتووە. ئەم نەریتی بینین و بیرکردنەوە کە بە درێژایی مێژوو باشترین بیرۆکەی مرۆڤایەتی لە خۆگرت لەگەڵ سوقراتدا بوو کە پێگەیشت. ژیان و بەرهەمەکانی سوقرات. سوقرات لە ساڵی 469 پێش زەینی لە دێهاتێک لەپاڵ کوێستانی لیکاپتۆس لەدایک بوو کە ماوەکەی تا ئەسینا بە ئەندازەی 20 خولەک پیاسەکردنە. باوکی پەیکەرساز و دایکی مامان بوو. سوقرات لە سەرەتای ژیانی بۆ ماوەیەک قوتابی بەردەستی باوکی بوو. تەنانەت بە پێی هەندێک سەرچاوە سوقرات بۆ ماوەیەک کاری لەسەر پەیکەری کچەکانی زیۆس دەکرد لە ئاکرۆپۆلیس، پاشان بۆ خوێندن نێردرا بۆ لای ئەنگزاگۆراس. لەسەر بنەمای نووسینەکانی دیوگنیز لارتیۆس ژیان نامەنووسی ڕۆمی سەدەی سێی زاینی سوقرات بۆ درێژەدان بەوانەی فەلسەفە چۆتە لای ئارکلایۆس. کاتێک ئەنگساگۆراس بەهۆی ئەو هەراوهوریایی نایەوە کە بڕوای وابوو زەوی لە گۆیەکی درەوشاوە جیا بۆتەوە ناچار بوو لە ئەسینا هەڵبێت. بەڵام ئارکلایۆس کە تەنها پەیوەندی فکری لەگەڵ قوتابیەکانی هەبوو بە ئازادی بیری لە کاری خۆی دەکردەوە. سوقرات لە لای ئارکلایۆس فێری بیرکاری و ئەستێرەناسی وانەی فەیلسوفەکانی ڕابردوو بوو. لەو دەمانەدا تەمەنی فەلسەفە لە یۆنانی دێریندا 1 سەدەی پڕکردبووەوە و لە بواری نوێگەریەوە وەک فیزیای ناوەکی ئەمڕۆکەی خۆمان وابوو. جیهانی فەلسەفەی ئەم دەمانە بە بیرۆکەیەک وەک ئەوەی جیهان لە ئاویان ئاگر یان هەوا پێکاتوە هیچ پەیوەندیەکی بە ژیانی خەڵکەوە نەبوو. ڕێکوەک ئەو سەردەما کە فیزیای ناوەکی پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە نییە، بەڵکو بە گشتی کاریگەری لەسەر وڵاتیان جیهاندا دەنێ ئەو سایە کە جیهان دەتەنێتەوە. بۆ نمونە کاتێک بەرامبەر بەبوونی خۆمان بیر دەکەینەوە بە زەحمەت بیر لە مێزۆن دەکەینەوە کە مێزۆن بەشێکە لە گەردی لە بنەماییەکانی ماددە. وا دیارە خەڵکی یۆنانی دێرین بەرامبەر ئەم بیرۆکانە کە جیهان لە ئاو یان ئاگر یان هەوا دروست بووبێ پەرستدانەوەی خۆیانیان هەبووە. سوقرات بەو ئەنجامە گەیشت کە بیرۆکەی لەم جۆرانە سەبارەت بە سروشتی جیهانی هیچ گەرنتیەکی تیان نییە لە بەرژەوەندی مرۆڤدا بێ. لە ڕوانگەی بیربەندێکی بەڕواڵەت ژیرگەرە سوقرات بیرۆکەی دژائینی هەبووە. لەم بوارەوە بە دڵنیاییەوە بیرۆکەی سوقرات لە بیرۆکەی پارمینیدۆسی فەیلسوف سەرچاوی وەرگرتووە کە خەڵکی ئەلیا بووە. تەنانەت وتراوە کە سوقرات وانەی لە لای پارمینیدۆس خوێندووە کە هەندێشتی لێوە فێر بووە. پارمینیدۆس ڕوانگە جۆراوجۆرەکانی فەیلسوفانی وەلاوەنە کە لەبارەی سروشتی جیهان وترابوو کە جیهان لە ئاو یان ئاگر یان هەوایە
کە زیاتر ئەنکساگۆراس جەختی لەسەر دەکردەوە. بەڵام سقرات گوێی بەوانە نەدەدا. لە ڕوانگەی پارمنیدۆسەوە ئەو جیهانەی دەیبینین تەنها خەیاڵە. لەم ڕۆوە مەسەلەی سەرەکی ئەوە نییە کە جیهان لە چی دروست بووە، چونکە ئەم جیهانە لە بنەمادا لە دەرەوەی زەینماندا نییە. تەنها ڕاستیەکی سەرەکی ئەوەیە کە ئێمە بوونێکی هەمیشەیین. بەلای بوونێکی لەم شێوەیە داهاتوو ڕابردووبوونی نییە و هەموو جیهان لەخۆ دەگرێ. بنەمای سەرەکی پارمنیدۆس ئەمە بوو، هەموو شت یەک شتە. ئەو ئاڵوگۆڕەی لە جیهاندا دەیبینین تەنها ڕواڵەت و دەرکەوتەیەکە لەم بوونە. ڕوونە ڕوانگەیەکی وا بەرامبەر بە جیهان بە زەحمەت لەلایەن زانستی سروشتیەوە پەسەند دەکرێت. ئەگەر ڕوانگەیەکی وا ڕاست بێ، ئیتر بۆچی زەحمەتی لێکۆڵینەوە و تۆژینەوە لەبارەی جیهانەوە بخێنە سەر شان خۆمان کە خەیاڵ و خەون بێت. لەو سەردەمە سەرەتاییەدا فەلسەفە هەموو زانستەکانی لەخۆ گرتبوو. لە زمانی یۆنانیدا فەیلسوف بە واتای لایەنگر و خۆشەویستی بۆ زاناییە. ئەوەش بەو مانایە دێ کە لە قەزانستیەکان وەک بیرکاری و ئەستێرەناسی و زانستی سروشتی هیچ کامەیان بە شێوەی سربەخۆ بوونی نییە، بەڵکو بۆ چەند سەدەیەک هەموو ئەم زانستانە بەشێک بوون لە فەلسەفە. تەنانەت لە کۆتاییەکانی سەدەی حەڤدەی زاینیدا نیوتن ناوی شاکارەکەی خۆی ناونا بنەمای بیرکاری فەلسەفەی سروشتی. بەڵام وردە وردە بەو ڕادەیە گەیشت کە فەلسەفە سنووردار کرا بۆ خوێندنەوەی مەسەلەی میتافیزیایی، واتە ئەو پرسیارە بێ وەڵامانە. هەر کات فەلسەفە وەڵامێکی بۆ پرسیارەکان دەدۆزیەوە، ئەو وەڵامە خۆی لە خۆیدا لە چوارچێوەی فەلسەفە دەچووە دەرو خۆی دەبووە مەسەلەی فیزیا یان بیرکاری. نوێترین نمونە بۆ ئەم ئاڵوگۆڕە زانستی دەروونناسیە کە پێداگرە لەسەر وەڵامدانەوەی ئەو پرسیارانە کە سەبارەت بە دەرونی مرۆڤ بووە و خێراوەک لە قێکی نوێ لە زانستی سربەخۆ خۆی ڕاگەیاند. لە ڕاستیدا دەروونناسی ئامڕازی فەلسەفی نەبوونی لە بەردەستدایە، چونکە هەندێک بنەمای نییە کە بتوانرێ ئەزمموی لێوەربگیردرێ. ئەم تایبەتمەندیانە لە خەیاڵی پارانۆیا دەبینرێن. ئەو چارەسەریە دەروون شیکاریانی بۆ دابەزینی هۆشیاری و تێکچوونە دەرونیەکانی تر بەرچاو دەبینرێن. لە کاتی سوقڕاتدا هەڵبەت هێشتا دەروون شیکاری بەشێکە لە فەلسەفە و تەنانەت ئەو کات فەیلسوفەکان لە چاوی خەڵکی ئەسینادا وەک پزیشکە دەرونیەکان بوون لە چاوی خەڵکی ئەمڕۆدا. ڕوانینی سوقڕات بۆ فەلسەفە بەگشتی ڕوانینێکی دەروونناسانە بوو. لە زمانی یۆنانیدا وشەی سایکۆلۆژیا بە واتای خوێندنەوەی زەینە. بەڵام سوقڕات کاریگەری پارمنیدۆسی لەسەر بوو. ڕاستیەکان لە ڕوانگەی سوقڕات تەنها خەونێک بوون. ئەم باوەڕە کاریگەریەکی نێگەتیفی لەسەر سوقڕات و قوتابیەکەی ئەو ئەفلاتۆندانە. زانست لە سەردەمی ئەودا تەنها لە بیرکاری پێشکەوت. هۆکارەکەشی تەنها ئەوە بوو کە بیرکاری بابەتێکی سربەخۆ و جیاواز بوو لە کات و بە شێوەیەک لەو پەیوەندیەدا بە بوونێکی تەواو دادەنرا. لەلایەکەوە ئەرستۆ بە بنیاتنەری زانست دانرا و فەلسەفەی بەرەو خوێندنەوەی جیهانێکی ڕاستەقینە برد. سڕای ئەمانەش ڕوانگەی سوقڕات تا ئێستاش سێبەری خۆی لەسەر جیهانی فەلسەفە پاراستووە. لەژێر کاریگەری سوقڕاتدا ڕێژەیەک فەیلسوف لە چوارچێوەی فەلسەفە دامانەوە. ئەرشمیدۆس لە فیزیادا، بوقرات لە پزیشکیدا، ئۆقلیدۆس لە هەندەسەدا. زانایانی یۆنانی دێرین ئاگاداری ئەوە بوون کە زەوی بە دەوری خۆر دەسوڕێتەوە. دەیانزانی زەوی گۆیە و تەنانەت ڕوبەرەکەشیان حیساب کردبوو لێ ئاگادار بوون. هێزی ئەلکتریستیان دۆزی بووە و لە هێزی موقناتیسی زەوی ئاگادار بوون. هەروەها لە دەرەوەی چوارچێوەی بەربڵاوی فەلسەفە هەموو ئەم مەسەلە زانستیانە بە واتای مەسەلەی پەرش و بڵاو لە پەراوێز دانرا. ئێمە لەم ڕوانگەیەوە کە سوقڕات فەلسەفەی لەسەر بنەمای پتەوی عەقڵ بنیاتنا قەرزداری ئەوین. بەڵام لە هەمان کاتدا کاتێک فەلسەفە لە ژێر کاریگەری تاکە کەسی دژە زانستی پەروەردەکرا، دەبوایە بەیەکێ لە بەختەوەریە گەورەکانی مرۆڤ بژمێردرێ. ڕەنگە بە زەحمەت بتوانرێ دەرفەتێکی وە کە لە دەست چووە بە باشی بەدەست بێتەوە. تا ڕادەیەک پێویستە سەرنج بخێنە سەر ئەوەی ئەگەر ئەو هەوڵەی دراوە بۆ بیرکردنەوە کە چەند فریشتە لەسەر دەرزیەک گیان دەبێتەوە دەکرا، ئەو کاتە بۆ ئەتۆم و ناوک تەرخان بکرێ کە دموکریتۆس خست و بێڕوو. سوقڕات بڕوای وابوو لەبەر ئەوەی پرسیار بکەین سەبارەت بە چۆنیەتی و خوڵقاندنی جیهان، باشتر وایە سەبارەت بە خۆمان پرسیار بکەین. هەڵبەت ئەمە بۆچوونی ئەوە، بۆچوونی هەموو فەیلسوفێک نییە یان مەرجێک نییە ببێتە پێوانە بۆ پرسیار و هەموو جۆرە ڕوانگەیەکی فەلسەفی. ئەمەی بادروشمی خۆی دانابوو، خۆت بناسە. هەندێک جار دەڵێن سوقڕات ئەمەی وتووە ئەگەری هەیە تایبەت بێ بە یەکەم فەیلسوف تالیس. لەلایەکی تر ئاگاداری ئەوەین ئەم وتەیە لەسەر پەرستگەی دلفی نووسراوە. سوقڕات لە ئەگۆرادا فلکەی گشتی و شوێنی بازاری سەرەکی شار بوو لە هەموو شارەکۆنەکانی یۆناندا کە هێشتا شوێنە خاپورەکانی لە خواروی ئەکرۆپۆلیسەوە دیارە دەستی کرد بە باس و ویستی فەلسەفەکەی خۆی. شوێنی زۆر خۆشی سوقڕات بازاری زیۆس ئەلۆتریس بوو کە ڕیزێک کۆڵەکەی بەردینی لێبوو، فرۆشیاران لەوێ خرت و پرتی خۆیانیان ڕادەخست. بنەمای ئەم کۆڵەکانە هێشتا
لەم شوێنەدا بە ئاسانی دەبینرێ. ئەم شوێنە لە کۆتاییترین شوێنی باکووریدا لە ڕێگەی ئەسینا بەرە و پیرایۆز دەڕوات و دەگاتە ئەوێ. ئەمڕۆکە تەیمانیان بە دەوریدا کێشاوە وەک شوێنی ئارام دێتە بەرچاو. بەڵام دەنگی گەشتیاران و کابینەکانی موناستراکی ئەوێ کاشتی تا دەفرۆشن دیارە. پێم وایە ئەم هەراوهوریایە بە ئەندازی هەمان هەراوهوریای سەردەمی خودی سوقراتە. واوێنەی دەکەین کە سەردەمی سوقرات فەلسەفەکەی خۆی لەناو هەراوهوریای فرۆشیارەکانی جلوبەرگ کابینەکانی ئەو سەردەمە و فرۆشیارانی چەرەسات و خواردن بڵاو دەکردەوە و بۆ خەڵکی باز دەکرد. بەڵام سەرڕای ئەم هەراوهوریا و قەرەباڵغیە بە دڵنیاییەوە دەنگی سوقرات بە گوێی بیسەرانی گەیشتووە و ئەگەری ئەوەش لە ئارادا بوو سوقراتی گەنج بە فەلسەفەکەی خۆی شەپۆلێکی لە کۆمەڵگەی ئەسینادا هەژاندووە، چونکە کاتێک هێشتا گەنجێکی تەمەن 30 ساڵان بوو کابرای پێشگۆی پەرستگەی ئەسینا ئەوی بەزاناترین پیاوی ئەسینا داناوە. سوقرات بێبڕوایی باوەڕی خۆی بەرامبەر باوتەی پێشگوی پەرستگەکە دەربڕیوە وتیوێتی من هیچ شتێک نازانم، تەنها ئەوەندە ئەزانم کە هیچ نازانم. بەڵام بە مەبەستی زانینی ئەوەی کە ئایا ڕاستیەک لاوتنی پێشگۆکەی پەرستگەی دلفیدا هەیە یان نا، بۆیە دەستی کرد با توێژینەوە لە زاناکانی ئەسینا تا بزانێ ئەوان تا چ ڕادەیەک لە ڕاستیەکان تێگەیشتون. سوقرات باوەڕە ناڕاستەکانی خەڵکی بە کارامەیی دەدرکاند و لەو بارەیەوە دەستێکی باڵای هەبووە. شێوازی ئەوە بوو کە سەرەتا دەیوت لەبارەی ئەم مەسەلەیە کە باسی دەکەین هیچ نازانم، پاشان داوای لە ڕکابەری خۆی دەکرد بە وردی لەبارەی مەسەلەکە باس بکە. ئەوسا سوقرات بە پرسیارەکانی خۆی بڵقێ هەڵە و خەیاڵی ناڕاستی ڕکابەرەکەی ئاشکرا دەکرد. پرسیارەکانی سوقرات قۆڵ و بەردەوام بووە، هەوڵی داوە بەدەستپێکردن لە بنەمای سەرەکیەوە بە ڕاشکاوی گفتوگۆکان بەدەست بێنێ. ئەمەش بۆ واتایە بوو کەواتە بنەڕەتیەکانی کەسی ڕکەبەرکە لەسەر ئەو بنەمایە بیرروباوەڕی خۆی سەقامگیر کردبوو دەبوایە بە وردی وەسف بکرایە و شی بکرایەنەوە. لە گونجاوی و ناکۆچیەکانیان و درکاندن و دەرەنجام و پەیڕەوەکانیان دەستنیشان دەکرا. بەڵام سوقرات ڕوانینێکی وردبینانی بەرامبەر لاوازیەکانی مرۆڤ هەبوو. ترسیشی لەوە نەبوو کە ڕکەبەرەکەی بگاتە گاڵتە دەستی ئەو. بەگشتی وا دیارە سوقرات دەبوایە کەسی ڕکەبەر باسی توندوتیژ و ژێنەر و گێشکەر بووە و لە هەمان کاتیشدا زۆر هۆشیار بووە و هیچ گومانیتیانیەکە ئەم پڕۆپاگەندەیە و سەرڕۆیەی دوژمنە جۆراوجۆرەکان بۆی دابین بکرێت و لەلایەکی دیکەوە بووە خۆشەویستی گەنجانی یاخی و ئەو گەنجانەی دابوونەریتیان تێک دەشکاند. ئێستا سوقرات بۆ ڕازیکردنی خۆی توانی بووی پێشان بدا کە پیاوە زاناکانی ئەسینا بەقەد ئەو لە فەلسەفەیان نەدەزانی. لەو ڕۆوە وا بیری کردەوە کە پێشگۆی پەرستگەی دلفی ئاگاداری مەسەلەکان بووە کە بەزاناترین پیاوی ئەسینای بناسێت، چونکە لانی کەم بە باشی دەیزانی کە هیچ نازانێت. هەرچەندە سوقرات لە ڕوانینەکانیدا بەرامبەر مەسەلە فکریەکان کەسێکی تێکشکێنەری دابوونەریتی عەقڵگەرا بوو، بەڵام لە زۆر بوارەوە بە کەسێکی ئاسایی سەردەمی خۆی دادەنرا. هەرچەندە ڕەنگە کەسێکی سیر بەهاتبایە بەرچاو، بەڵام سوقرات بەڵدڵنیاییەوە بڕوای وابوو کە پێشگوێی پەرستگەی دلفی لە زمانی خواکانەوە قسەی دەکرد. هەروە بڕوایەکی قوڵی بۆ نەمری و زەهە بوو، بڕوای وابوو کە پاش مردن و زەمان لە جیهانێکی تردا درێژەی پێدەدرێ. سەرڕای ئەمانەش ئەوەندە گرنگی بە خواوەندە ئەفسانەیەکانی یۆنان نەدەدا. فەلسەفەکەی سوقرات لە توێژینەوەی دەرەنجامی بیرۆکەیی و شێوەی شیکردنەوە شرۆڤە ناکرێ، بەڵکو ڕێژەیەک سەلماندنی سەقامگیری لە خۆی بەجێهێشت. وا دیارە لەم ڕێگەیەدا تووشی ڕخنەکانی خۆی بەرامبەر بە خۆی بۆتەوە. لە گفتوگۆی فایدۆن با قەڵەمی ئەفلاتون سوقرات بیرۆکەی نمونەهێنانەوە گەڵاڵە دەکا. زۆر کەس لەسەر ئەم بڕوایەن ئەمە لەم بوارانەدایە کە ئەفلاتون بیرۆکەکانی خۆی لە زاری سوقرات بەیان دەکا. بەڵام باشتر وایە سەرنجی ئەوەش بدەین ئەو کاتانەی ئەفلاتون نامیلکەی فایدۆنی نووسی هەموو ئەو کەسایەتیانی لەم گفتوگۆیەدا بەشدار بوون هێشتا زیندوو بوون. لەم ڕۆوە دەکرێت ئەگەری ئەوە ڕەچاو بکەین کە بیرۆکەی هەر کەسێک لەم گفتوگۆیەدا لە ڕاستیدا باوەڕی خودی ئەو کەسایەتیانە بووە، جیالەوە وا بیر بکەینەوە ئەفلاتون ئارەزووی هەبووە ڕاکێشی دادگا بکرێ. لەسەر ئەم باوەڕە ئەگەری هەیە ئامادەبووان لەم وتوێژەدا باسی باسکراویان لە بەردەم سوقرات داخستۆتە ڕوو. لەسەر ئەو بنەمایە کە ئەفلاتون قسەکانی ناو نامیلکەکەی بەگشتی لەسەر بنەمای سەرچاوەڕاستیەکان بە سەقامگیری دایناوە. ئەفلاتون جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە سوقرات زۆر جار ئەم مەسەلانەی دەخستە ڕوو. سەرڕای هەموو ئەمانە بیرۆکەی نمونە زۆر جار دەگەڕێتەوە بۆ خودی ئەفلاتون. ئەگەر کەسێک خۆی بەدەستی خۆی شتێکی نەنووسیبێ، دژوارە کە بە ناویەوە شتێک بوترێ یان شتێکی بدرێتە پاڵ. بەڵام لەبارەی بیرۆکەی نمونە شتێکە نە سوقرات و نە ئەفلاتون یەکەم کەس نەبوونە لەبارەیەوە بیری لێ دەکەنەوە، بەڵکو شانازیەکەی ڕەنگە بگاتە فیتاغۆرس.
وەک بینیمان تۆژینەوەکانی فیثاغۆرس لەبارەی هارمۆنی مۆسیقاییەکانیەوە وای لێکرد بڕوای وابێ جیهان لە بنەمادا لە ژمارە پێکاتوە. وێناکردن و هەڵسەنگاندنی فیثاغۆرس سەبارەت بە ژمارەکان زۆر هاوشێوەیە لەگەڵ هەڵسەنگاندنمان بەرامبەر بە نمونە. لەسەر بنەمای ئەو بیرۆکەیە ئەم ژمارانە ڕاستیەکی شاراون و هەم بیرۆکەی نەگۆڕ کە هەموو ڕاستیە بەرچاو و بەردەوامەکان بۆ گۆڕینی جیهانیان دروست کردووە. لە گفتوگۆی فەیدۆندا سقرات سروشتی جیهانی نمونە دەخاتە ڕوو. ئەو وشە یۆنانی ئەو بەکاری دەهێنا ئایدۆسە، ڕیشەی ئەم وشەیە ئایدیە کە لە زاری ئەوروپیەکاندا دێتە دەر و دەکرێت بە شێوەی وێنە و وێنەی جوڵاو بێتە ئارا. ئەم وشەیە هاوکات واتای ژمارە و نمونە پێکەوە دێنێتەوە. سقرات دەیوت جیهانی نمونە لە ڕێگەی هەستەکانمانەوە هەستی پێ ناکرێت و بەرامبەر بەوەش تەنها لە ڕێگەی زانستەوە دەکرێت بیدۆزێتەوە. بۆ نمونە لە بارەی هەندێک بابەت وەکو خڕبوون یان سووربوون بیری لێ بکەینەوە، لە حاڵێکدا نەخڕبوون نەش سووربوون هەستی پێ ناکرێت تەنها لە ڕێگەی هەستەکانمانەوە نەبێ. بۆ نمونە دەتوانین تۆپێکی خڕ کە ڕەنگەکەی سوورە ببینین. ئەم تێگەشتنەمان لە تۆپی خڕ و ڕەنگی سوور لە ڕێگەی نمونەی سووربوون و خڕبوون و هیچ تر بەدەستدێ، بەڵام بە چ شێوەیەک وا دەرەنجامێک بەدەستدێ. لە ڕوانگەی سقراتەوە هەر شتومەکێکی تایبەت ئەو تایبەتمەندیانی کە هەیەی لە ڕێگەی بەشداریکردن لە نمونەیەک کە سەرچاوی لێ دەگرێ بەدەستدێ. ڕێگەیەک بۆ شرۆڤەکردنی ئەم مەسەلەیە کە لە گوەرگرتنە لە نمونە چوارچێوەیە بۆ چوارچێوەدانان. ئەو نمونە گشتیانە پێوانەیەکی چوارچێوەیین کە شتومەک و مەسەلە بەرچاوەکان و ئەندازە و چۆنیەتیەکانی تریان لەوانەوە بەدەستدێ. جیهانی نمونەیی تەنها جیهانی ڕاستەقینەیە و ئەوەش ئایندەیەکی دوورە کە هەموو شتومەکەکان و بوونەوەرەکان تیایدا بەشداری دەکەن. لە جیهانی ڕیزبەندیدا ئەو شتانە زاڵن و لە سەروی هەمووشیانەوە نمونەی چاکە و جوانی و ڕاستیەکان. هەندێ چۆنێتی وەک چاکە و جوانی و ڕاستی کە بەرامبەر بەبوونی ئەوانە لە مەسەلە جۆراوجۆرەکان کە لیان ئاگادارین بەرەو تێگەیشتنی تەواو دەڕوە. ئەمەش ڕوانینێکی نهێنی ئاساییە بەرامبەر بە جیهان کە تیایدا ڕنگدانەوەی ئەو بیرۆکە هندوویە ببینرێ کە هەموو ڕوانینی جیهانی بوون بە نمونەی خەیاڵی و نەخشێنراو لەسەر پەردەی مایادا دەنێن. ئەو پەردەیە کە تەنها مرۆڤە نوخبە و شیاوەکانی تیا دەردەکەون. دوور نییە سەرچاوی سەرەکی ئەم فێرکاری سقرات ئەو بیرۆکە هندوویە بووبێت. لە ڕوانگەی سقرات ئەم ئایندەیە هەمان جیهانی واڵایە کە هانمان دەدا بیناسین. بەختەوەرانە سیستەمی بیرکردنەوەی وا دوور و درێژ کە حاشا لەلایەنی ڕاستی و بەرچاو دەکا بە گشتی دوور نییە لە وردبینی، چونکە ژمارەکانیان بە هاوشێوەی نمونەکاندا دەنا. خوێندنەوەی ژمارە بە باڵاترین کار دەژمێردرا. وا بوو کە بیرکاری لەلایەن یۆنانیە کۆنەکان بە واتای چالاکی و زانستی ڕێزدار و ڕۆشنبیر دەژمێردرا. بۆ نمونە دیاریکردنی بۆ پڕکردنی تەنکیەک پێویستی بە چەند سەتڵ ئاو هەیە کە ئەوەش بە چالاکیەکی شیا و بەرچاو ناژمێردرێ چونکە کارێکی پراکتیکی بوو. هەروەها بەکەڵکی ئەم جیهانە دەهات کە ناچار بووین تیایدا بژین. وا بوو کە زانست بە شتێکی کەمبایەخدانرا. ئەم شێوە ڕوانینە بۆ زانست تا ماوەیەکی دوور و درێژ بە سەر کلتوری ڕۆژ ئاوادا زاڵ بوو کە هێشتا هەندێک لەو ڕەگەزانە دەبینرێن. سقرات لە سەردەمی پریکلیس ئەو کاتێک کە ئەسینا بەهێزترین و بە شارستانیەتترین دەوڵەتی شاری جیهانی یۆنان دەژمێردرا پەروەردەکرا بوو. ئەو سەردەمە لەسەر هەموو ڕەوتە مێژوویەکانی مرۆڤ کاریگەریدا نابوو. جیا لە بەرهەمی گرنگ کە لەم سەردەمەدا دروستکرا بوو، ئەم سەردەمە شایەت حاڵی دابینکردنی دیموکراسی و تەواوبوونی بیرۆکەی زانستی و بیرکاری بوو کە هەڵبەت بە دەرکەوتنی سقرات بۆ دەرکەوتەی سەردەمی فەلسەفە. سەردەمی ئاشتی و ئارامی ڕێژەیی سەردەمی پریکلیس بەدەستپێکی شەڕی پولوپۆنزی لە ساڵی 430 پێش زاینی کۆتایی پێهات. پولوپۆنزی 431 بۆ 404 پێش زاینی زنجیرە شەڕێکی ناوخۆی یۆنانی کۆن کە لە نێوان دەوڵەت شارەکانی ئەسینا لەلایەک و ئەسپارت لەلایەکی تر ڕوویدا تووشی شکست هات. ئەم بۆشاییە وێرانکەری نێوان دیموکراسی ئەسینا لەلایەک و ئەسپارتی سەربازی گەرا لەلایەکی تر بۆ چارەکە سەدەیەک درێژەی خایند. ئەم شەڕا بە پەیڕە و ناوخۆیە سیاسیەکانی کاریگەریەکی گشتی و سەقامگیری لەسەر ژیانی سقرات دانا. لە بیرمان بێ بەرپەرزدانەوەی عەقڵگەراییەکەی سقرات لە بەرامبەر خوڕافەبوون و خەڵک هەڵخەڵەتانن و دەسەڵاتی ترسێنەر بوو. بە دواداچوونی بێوچانی سقرات و بەدەستهێنانی حەقیقەت لە سەردەمی گۆڕینی بەهاکان و لەرزاندنی بڕواکان ئەنجام دەدرا. ئەو سەردەمەی کە هەلومەرجەکەی بۆمان بە تەواوی ناسراوە. بەدەستپێکی شەڕی پولوپۆنزی سقرات بۆ خزمەتی سەربازی بە واتای سەربازی پیادە پلەسێ و ئامادە بە شمشێر و قەڵخان بانگێشت کرا.
سەرڕای هەندێ بابەتی ناکۆک کە لە ژیانی سوقراتدا هەیە هەمووان لەبارەی شێوە و ڕوخساریەوە بۆ چوونیان یەکە کە هیچێک بووە لە ناشرینترین پیاوەکانی ئەسینا. قاچی کەوانی و ورگی ئاوسا و شان و ملی تووکن و سەری ڕوت، لوتی پان کە کوونەکەی بۆ سەرەوە و چاوی دەرپۆقی و لێوی بۆ لای سەرەوە هەڵگەڕاوە بوو. سوقرات شێوەی وەک فەیلسوفەکان بوو، وەک ئەوانەش جلی لەبەردەکرد، بێجۆدان بە وەرزەکان لە زستان و هاویندا بەردەوام هەمان جلی کۆن و باڵاپۆشی کورتی دەخستە سەرشانی و بە پێپەتی ڕێی دەکرد. هاوکارە سوفەستاییەکەی بە ناوی ئانتیفۆن جارێکیان وتە بووی ئەگەر کۆیلەیەک ناچار بکەن بەم شێوەیە بژی بە دڵنیاییەوە هەڵدێ. وا دیار بووە سوقرات جەنگاوەرێک بوو بێ. سوفەستایی گروپێک مامۆستا بوون کە بۆ فێرکردن پارەیان وەردەگرت و لایۆنانی کۆن ناوبانگیان دەرکرده بوو بە ڕیکلامچی ڕێژەگەرایی ئەخلاقی و گومانگەرایی. ڕۆشنبیرانی ناشرین و ئینکار لەسەر بیرڕای خۆیان بەگشتی کەسانێکی خۆشەویست نین لەلای خەڵک. بەڵام لە بەڵگەکان وا دیارە سوقرات هاوڕاکانی سەردەمی شەڕی شەیدای خۆی کردبوو. لە گەمارودانی پوتیدای باکووری یۆناندا بەشداری هەبوو. کەشوهەوای ئەم ناوچەیە بەهۆی بای سارد کە لە کوێستانەکانی بولغاریاوە دێ زۆر سارد و ڕچێنەرە. لەو زستانە ساردەدا هەموو سەربازەکان پێستی ئاژەڵی جۆرا و جۆر بە خۆیاندا دەئاڵاند و پوزەوانەیان لێ پێدەکرد کە لە خوری دروستکرا بوو. بارودۆخێکی زۆر جیاوازیان هەبوو لەگەڵ وێنەی ئەو گەنجەڕوت و ئازایانە کە لەسەر گوڵدانە گلێنەکانی یۆنان دەنەخشێنران کە لە کاتی زۆرانبازیدا پیشان دەدران. لە دۆخێکی وا تاقەت پڕووکێندا هاوڕاکانی سوقرات بە سەرسوڕمانەوە شاید حاڵی ئەوە بوون کە سوقرات بە پێیپەتی لەسەر سەهۆڵ و بەجلی دڕاو و باڵاپۆشی کۆن و کورت خەریکی ڕژەڕۆیشتنە. بەڵام سیرتر لەوەش بەلای هاوڕەکانیەوە سیرکردنەکانی بوو لە کاتی بیرکردنەوەدا لەسەر قسەکانی ئەلکیبادیس 450 بۆ 404 پێش زاینی ئەریستۆکراتی بزێوی یۆنانی بوو کە چالاکیە سیاسی و سەربازیەکانی دەرەنجام بۆ هۆی کوشتنی کە خۆی لە گەمارودانی پۆتیدا لەگەڵ سوقرات بەشداری کردبوو. ڕۆژێکیان سەر لە بەیانی سوقرات تووشی مەسەلەیەکی دژواری بیرکردنەوە دەبێ. هەموو هاوڕاکانی شاید بوون کە بۆ ماوەی چەندین کاتژمێر لە شوێنێک خەریکی بیرکردنەوە بووە. پاش ڕۆژ ئاوا بوون کاتی خەوتن چەند کەسێک لە ڕەفیقەکانی کە دەیانەوێ بزانن سوقرات تاکەی لەوێ دەمێنێتەوە لە دەرەوە چادرێکیان هەڵداوە و لەوێ خەوتون. دەرەنجام ئەو شەوە تا بەیانی سوقرات بە هەمان شێوە تا سەر لە بەیانی بیری لە مەسەلەکانی ناومێشکی کردوێتەوە. پاشان سەر لە بەیانی وەک وا بێ شەو بە ئیسراحەت خەوت بێ بە دوای کارەکانی دادەڕوا گوایە هیچ ڕووی نەداوە. ئەمە تەنها یەکێک بووە لەو ڕووداوانەی کە توانایی سوقرات پیشان دەدا بۆ خەڵسەیەکی قوڵ. هەندێ بیر و ڕا لەم بوارانە بۆتە هۆی ئەوەی هەندێک خەڵک بیر لەوە بکەنەوە سوقرات تووشی کاتە لیپسی بووە. قۆناغێکی هیپنۆتیزمیە کە لە نێوان وریایی و خەودایە و لەو کاتەدا هەست و نەست پێکەوە کارا دەبن. هەندێ بابەتمان لە بەردەستدایە کە پێشان دەدا تەندروستی دەرونی سوقرات تەواو بووە و هیچ کێشەی نەبووە. لە ڕاستیدا فەلسەفەی سوقرات هەندێ جار تێکەڵەیەک بووە لە هوشیاریەکانی. بەڵام لە هەمان کاتیشدا کە لەو پەڕی سستی و بێتاقەتی سەربازی توانیوەتی خەڵسەیەکی واقوڵ بۆ خۆی ئەزمون بکە لە کاتی خۆیدا توانیوەتی ئازایەتیەکی گەورە لە خۆی پێشان بدە. لەسەر قسەکانی ئەلکیپادیس کە لە شەڕێکدا خۆی بریندار دەبێت سوقرات دێت و لەسەر شانی خۆی دەنێت و بەبێت ترس لە ناوڕاستی هێزی دوژمن تێپەڕ دەبێت و دەبێتە هۆی ڕزگارکردنی. ئەفلاتۆن دەڵێت سوقرات لە چاوی ئەلکیپادیسدا زۆر خۆشەویست بوو. جارێکیان ئەلکیپادیس دەڵێ کاتێک دەنجیم دەبیست دڵم والی دەدا گوایە خەڵسەیەکی ئاینیم ڕوتێ دەکا. بەڵام مەسەلەکان لێرەدا کۆتاییان پێنایە. بەڵکو لە یادەوەریەکەدا کە زاناکانی سەردەمی کلاسیک باسی لێ دەکەن ئەلکیپادیس دەیجێڕێتەوە جارێکیان چۆن هەوڵی داوە سوقرات لە فەلسەفە دوور بخاتەوە. سەرەتا دانیشتنێکی تایبەتی یەک ڕۆژەی دروست کرد و سوقرات هات بۆ ئومێدەی کە ئاراستەی قسەکان بەرەو مەسەلەی خۆشەویستی بەرێ. بەڵام سوقرات لەم دانیشتنەدا دەستی لە فەلسەفە هەڵنەگرت. جارێکی تر ئەلکیپادیس سوقراتی بۆ یاریگایەکی وەرزشی دعوت کرد بۆ ڕاهێنانی وەرزشی کە لەو سەردەمەدا نەریتوا بوو چالاکیە وەرزشیەکان بە جەستەی ڕوت ئەنجام بدرێت و ئەم جارەیان ئەلکیپادیس هەلەکەی بە باش زانی و وای بە باش زانی زۆرانی لەگەڵ بگرێ. پێکەوە دەستیان با زۆران بازی کرد بەڵام نەیانتوانی لە فەلسەفە دووری بخەنەوە. جارێکی تر هەوڵیدا سوقرات بۆ ماڵەوە دعوت بکات و مەی بخۆنەوە. بەڵام سوقرات مەی نەخواردەوە و ئەلکیپادیس سەر نەکەوت. زۆر جار شەرابی دەخواردەوە بەڵام کەس نەبوو بە مەبەستی سەرخۆشی بکە. سەرڕای ئەمانەش ئەو دانیشتنە ئەوەندەی خایەند کە سوقرات ناچار بوو شەو لە ماڵی ئەلکیپادیس بمێنێتەوە. پاشان بەو شێوەیە درێژەی پێدا.
دەرەنجام لەسەرەوە تەختەی کەنانی شەومان خواردبووە خەوی لێ کەوت و ئێمە تەنها بووین. ئەرکیپادیس کە کوڕێکی جوان و لوسکە بووە ویستویەتی سوقرات لە خشتە بەرێ، خۆی بۆ لای سوقرات دەخشێنێت و قۆڵ لە قۆڵی دەکا. بەڵام سوقرات دوور دەگرێت و ئەویش ناچار دەبێ وەک برا چاو لە سوقرات بکات و پاشان دەخەوێت. لەو سەردەمەدا خۆڕاگریەکەی سوقرات لە چاو خەڵکدا بەو پەڕی خۆڕاگری دادەنرێ کە خەڵک لەو کارانەدا قۆڵ ببوونەوە، بەڵام سوقرات فەلسەفەی بەلاوە شیرین بوو تا ئەو کارانە. سوقرات کەسێکی ڕیاضەتکێش نەبوو، نەڕواڵەت و نەمێژوو نەڕوخساری هیچ کامەیان شاید حاڵی ئەوە نین کە سوقرات گۆشەگیر بوو بێت. سەرڕای ئەمەش ژیانێکی دژواری تێپەڕ کرد، بەهۆی کارکردن دوورەپەرێز بوو، بەردەوامیش قەرزار بوو. لە بەرامبەر ئەوەشدا پێداگر بوو بۆ سەلماندنی ئەوەی کە خەڵکی ئەسینا هوشیار نین، تا ڕادەیەک میراتی باوکی پێگەیشت بوو، هاوڕا باشەکانی بەباشی ئاگیان لێبوو، هەندێک جار میوانی سەرخوانی ئەوانە دەبوو. لەم میوانیانەدا ئەوە دیار بوو کە سوقرات میوانێکی خۆشەویست بووبێ، چونکە تا بەیانی دەیتوانی نەخەوێت و قسە بکات و لە هەمان کاتدا زیاتر لە هەمووان بخواتەوە. لەم جۆرە میوانیانەدا هەندێک کچ بۆ ڕازانەوەی خوان و خزمەتکردنی میوانەکان دەهاتن. سوقرات لەم میوانیانەدا تەنها خۆراک و شەرابی دەست دەکەوت. بەپێی قسەکانی دیۆگنیس لارتیۆس، سوقرات بەشێک لە کاتی خۆی بۆ کۆبوونەوەی نافەرمی لەگەڵ گەنجەکان تەرخان دەکرد. ئەم کۆبوونەوانە لە دوکانێکی پینەچێتی هاوڕێکەیاندا بە ناوی سیمۆن لە سنووری ئاگۆرا بەڕێوە دەچوو. ئەمڕۆکەش لە لێواری ئاگۆرا بەردێکی هەڵکەنراوی هۆرۆس لەسەر دیواری ماڵێکی کۆن دەبینرێ کە لەسەری نووسراوە من بەردی سنووری ئاگۆرام. لەم دوایانە بەهۆی کۆڵینەوەی ئاساوەرناسەکان لەم شوێنەدا ڕێژەیەکی زۆر پاژنەکێش و قاپێکی بچووک تایبەت بە سەدەی پێنجەمی پێشزین دۆزراوەتەوە کە لەسەر قاپێکیان ناوی سیمۆنی لەسەر نووسرا بوو. ئەو شتانی دۆزرابوونەوە هەمان ئەو دوکانە بوو کە سوقرات وانەی فەلسەفی تێدا دەوتەوە. چەند ساڵ لەمەوە پێش کە من لە ئەسینا بووم، ئەو شوێنم بینی و لەگەڵ سەربردەی سوقرات پێوانم کرد. ڕوبەری دوکانەکە تەنها 4 هەنگاوی دووجا بوو. بێگومان دەبوایە دۆخێکی قەرەباڵغ بوو بێ لەگەڵ دەنگی چەکوشەکەی سیمۆن بەسەر سندانەکە و دەنگی ئەو مشتریانی کە دەهاتن و دەڕۆیشتن. هەڵبەت قسە سەیر و سەمەرەکانی سوقرات بەگوێیاندا دەهات. دۆخی پێویست بۆ بارودۆخێکی وا پێویستی بە تەرکیز و خێراتێگەیشتن و توانایی بە پاراستنی بەردەوامی زانیاریەکان بوو کە دەبووە جۆگرەکان هەوڵیان بۆ بدایە. سوقرات کارامەیی ئەکتەرێکی هەبوو، چونکە بە بەردەوامی نمایشەکەی بەباشی بەڕێوە دەبرد. بۆیە دەکرێت ئەوە بە باشترین و گەورەترین ڕۆڵجێڕی فەلسەفە ناوبەرین. بەڵام لە ڕاستیدا سوقرات لەم وانانەیدا چه ئەزمونێکی وەردەگرت. یەکێ لە قسە نەمرەکانی ئەمە بوو، ئەو ژیانی کە پابند نەبێ بەشیکردنەوە و لێکۆڵینەوە بەهای مانەوەی نییە. ئەم قسەیە تا ڕادەیەکی زۆر دەربڕی دۆخی ڕۆشنبیرانە و بەهرەمەندیە لە بیرێکی ئاسوودا. بەهۆی هەندێک پلەی سەربەخۆیی تاکە کەسی کە سەرچاوی لە دیموکراسی و ئاسوودەیی و باوبوونی کۆیلایەتی دەوڵەت شارەکانی یۆنان یەکەم کۆمەڵ بوون، تیایەندا چینی ڕۆشنبیر دەرکەوت. لەم ڕۆوە یۆنانیەکان بۆ بەدواداچوونی بیر و باوەڕ و کارەکانیان دەرفەتی باشیان بەدەستێنا. گوایە بێکاری و ئاسوودەیی لەش بنەمای دەرکەوتنی هەر بیرکردنەوەیەکی نوێیە و ئەمەش هەر ئەو ڕاستیەیە کۆمەڵی جددی و زەحمەتکێشی مامناوەندی کۆمەڵگەلی دوور و غافڵن. سوقرات بڕای وابوو خودی ڕاستەقینەی هەر کەسێک هەمان ورەیە. فەیلسوفەکان پێش سوقرات و توبوویان ڕۆح هەمان ناوەڕۆکی ژیانی هەتاهەتاییە کە لە ناخماندایە. ئەوانە بڕوایان وابوو کاتێک جەستە چالاکە ڕۆح خەوی لێ دەکەوێ و کاتێک جەستە خەوی لێ دەکەوێ ڕۆح هۆشیارە. جۆرێک نستی نەمر هاوشێوەی بیرۆکەی یۆنگ لەم سەردەمەدا نییە. لە ڕوانگەی سوقرات ڕۆح زیاتر هاوشێوەی شتێکە وەک کەسایەتی نەست، هەر ئەو شتێک کە دادوەری لەسەر دەکرێت کە هوشیارەیان نەزان باشەیان خراپ. بەواتایشی تر هەر ئەو شتەکە لە بواری ئەخلاقیەوە لێی بەرپرسیارین بڕوای وابوو دەبێ هەوڵ بدرێ وەرەمان هەرچەند باشتر بێ هاوشێوەی خۆی لێدێ. بەڵام بۆچی؟ سوقرات دەیوت هەموو کەس بە دوای بەختەوەرین، بەڵام ئەگەر پێی ناگەن گرێدراوی ورەیەیان نییە. هۆکاری ئەوەی هەندێک کەس باش نین ئەوەیە ئەم کەسانە سەرنجیان بۆ لای شتێک ڕاکێشراوە کە بەلایەنەوە باش بووە، بەڵام لە ڕاستیدا باش نەبووە. ئەگەر لە ڕاستیدا بمانزانی بات چی باشە، ئێستا دۆخ و نەریتێکی باشمان هەبوو، ناکۆکی و دژەبەرەکی ناخمان و کۆمەڵگەکانمان نەدەما. هەڵبەت ڕەنگە تەنها فەیلسوفێک دەتوانێت ئەوەندە سادە بێ کە ئەم پاسا و لێکدانەوەیە باوەڕ بکات. باشتر وایە بڵێن هەمومان تێگەیشتنێکی نادیار و بێ ئەزمونمان هەیە بەرامبەر بە واتای چاکیان باش. بەڵام کاتێک دەست دەکەین بە جێبەجێکردن و کەمکردنەوەی لە بواری پراکتیکی لەم دۆخەدایە کە ناکۆچیەکان بریتین لە تاکە کەسی یان لە کۆمەڵگە سەر هەڵدێنێت.
ئایا باشە کاتەکانمان بۆ فەلسەفە تەرخان بکەین؟ ئایا باشە ژنەکان لە مافی دەنگدان بێبەش بکەین؟ یۆنانیەکان لە دەوڵەت شاری بچووکدا دەژیان و هەر ئەم دەستکەوتەش کۆبوونەوەی گشتی بۆ ساز دەکردن. لەم دەورانەدا کە ئەسینا بەهێزترین دەوڵەت شاری یۆنان بوو، تەنها 42,000 پیاوی ئازادی لەخۆگرت بوو. یۆنانیەکان بڕوایەکی پتەویان بە میانڕەوی هەبوو. دروشمێکی گەورەتریان هەبووە کە لە پەرستشگەی دلفی لەسەر بەردێک هەڵکەندرا بوو دەڵێ زێدەڕۆیی لە هیچ شتێکدا. وا دیارە بۆ چوونی سوقرات سەبارەت بە چاکە بەگشتی بەرهەمی بارودۆخ و سەردەمی خۆی بوو. لەم سەردەمەدا دانیشتوانی ئەسینا لە ژن و پیا و منداڵ و ئازاد و کوێلە و بێگانە نزیکەی 350,000 کەس بووە. زۆربەی خەڵک کە لەم شارەدا بێبەش بوون لە مافی کۆمەڵایەتی لە ڕاستیدا بڕوایان وا بوو ئەم بەختە خراپە بەهۆی ڕۆحی خراپی ئەوانە. سوقرات لە تەمەنی 50 ساڵیدا لەگەڵ گزانتیپ هاوسەرگیری کرد. مێژوو ڕوخسارێکی ناشرینی لە گزانتیپ پیشانداوە، بەڵام ئاگامان لەوەش بێ ژیانکردن لەگەڵ سوقرات کارێکی ئاسان نەبووە. وا بیر بکەنەوە کەسێک سەرلەبیانی تا ئێوارە لە کۆڵان و بازاردا خەریک باس و مناقەشەیە و دینارێک کاسبی ناکات و هەموو شەوێک بە سەرخۆشی دێتەوە ماڵەوە و دراوسێکان گاڵتەی پێ دەکەن. گزانتیپ تەنها کەسێک بوو کە دەیتوانی لە باسی فەلسەفەدا پێشبڕکێ بکە. سەرڕای ئەمانەش ئەگەر هاوسەرێتیەکی ناخۆش ڕوویدا بێ، ئەم دوانە زۆر گرێدراوی یەکتر بوون. گزانتیپ 3 منداڵی لە سوقرات ببوو کە هیچ کامیان باس و بابەتێکی باشیان لە باوکیان فێر نەبوون. بەپێی مێژوو هەمویان ژیانێکی ئاساییان هەبووە. گزانتیپ سەرڕای گلەیی و ناڕزایی بەرامبەر بە مێردەکەی ئاگاداری ئەوەش بوو هاوسەری ژیانی مرۆڤێکی دەگمەن و سەیرە، بۆیە لە کاتی پێویستدا بە سەقامگیری و پتەوی پشتی مێردەکەی دەگرت و لە پاڵی دەوەستا و لە کاتی مردنەکەیدا خەمێکی زۆر ناخی گرتەوە. کاتێک سوقرات تەمەنی 65 ساڵان بوو، شەڕی پلوپۆنۆزی بە خەمێکی گەورە بۆ ئەسیناییەکان تووشی شکست هاتن. لیساندەر ڕێبەری سەرکەوتوی ئەسپارت لە ئاراستەی پێکاتنی حکوومەتی دەستنیشانکراوی لە ئەسینا بەرەو پیرایۆز بەڕێکەوت و حکوومەتی سیجەباری پێکەنا. بەم جۆرە سەردەمێک لە حکوومەتی وەحشی دەستی پێکرد کە تیایدا سیاسیە ناکۆکەکان لەگەڵ نەختێ گوماندا دەست بەسەر دەکران و پاشان دادگایی دەبوون و سزا دەدران و لەگەڵ ئەوەش ماڵ و داراییەکانیان زەوت دەکرا. لەم کاتەدا زۆربەی بڕواداران با دیموکراسی لە ئەسینا هەڵاتن، بەڵام سوقرات مایەوە. سوقرات سەرڕای تاگەرەیەک کە هەی بوو لەو بارەیەوە شێلگێر بوو، بەڵام لایەنگری لە دیموکراسی نەدەکرد. لەو سەردەمەدا دیموکراسی بە واتای جۆرێک لە حکوومەت هێشتا دەورانی منداڵێتی خۆی تێپەڕ دەکات و دەرەنجام زەمینەی دروست دەکرد بۆ نەگەیشتن بە ئاستی پێویست لەلایەک و لەلایەکی تر زێدەڕۆیی لە ئارادا بوو. لە ئەسینای سەردەمی دیموکراسی تەنانەت فەرماندەکانی سوپاش بە دەنجی خەڵک هەڵدەبژێردران، تەنانەت بە گوێرەی شێوازەکانی ئەمڕۆ لە تاکتیکی فەرماندەیی و ئەفسەری لاوااستر بوون. دوابەدوای شکستهێنانی ئەسینا لە شەڕێکدا دیموکراتەکان لۆمەکران، بەڵام سوقرات بەپێی بیرۆکەی ئەخلاقی لە ڕوانگەی فەلسەفی دژی دیموکراسی ڕادەوەستا. سوقرات دەیوت زۆربەی خەڵک بەهۆی نەبوونی هۆشیاریەکی باش و دەستنیشان نەکردن تووشی ئازار و بەدبەختی دەبنەوە. لەو ڕۆوە ئەگەری هەیە ڕێبەرانی سیاسی بەرەو دەسەڵات دەبن کە خۆیان بۆ چوونێکی ناڕاستیان هەیە. لە بەرامبەر چاکەدا کەواتە ڕاستەوخۆ بەرپرسیارن، بڕایوا بوو تەنها دوایین چاکە فەلسەفەکەی ئەوە کە خەڵک لەو ڕێگەیەوە لە شتەکان تێدەگەن، بۆیە ئەوی بەرەوکاری مەترسیدار دەبرد. پاشان کاتێک ئەفلاتونم بۆ چوونەی لە کتێبەکەی خۆی بە ناوی کۆماری بڵاو کردەوە، ئەو کۆمەلگا ئامانجداری تیایدا کتێبەکەی وێنا کردبوو بووە کابوسێکی تەواو. ڕێکوەک سوقرات و ئەفلاتون نازیەکان و دەسەڵاتدارانی یەکێتی سۆڤیەت بڕوایان بە چاکەیەکی تەواو هەبووە کە تەنها لە ڕێگەی فەلسەفەی خۆیانەوە بەدەست دەهات. هەڵبەت مێژوو شاید حاڵی ئەوە بوو کە چ قەیرانێکیان دروست دەکرد. یەکێک لە ڕێبەرەکانی سیجەبار کریتیاس بوو کە خۆی یەکێ بوو لە قوتابیە پێشوەکانی سوقرات، بەڵام کریتیاس لە سەرەتای گەیشتنی بۆ دەسەڵات بە ڕاشکاوی ڕوونی کردەوە هەموو ئینکاریەکانی سەردەمی گەنجەتی تێپەڕ کردووە. مەبەستی ئەوە نەبوو سوقراتی لەبیر کردووە، بەڵکو تەنانەت زیاتر لەوەش سەلماندی کەوانەوتنەوەی فەلسەفە لە شەقامەکانی ئەسینادا قەدەغەیە و لەم بوارەدا باسی سوقراتی جێڕاوەتەوە. کریتیاس بەباشی تێدەگەیشت ئەم مامۆستا بەسەڵات چووە بە چ شێوازێک دەتوانێت واتای وشەکان بۆ سوودی خۆی لێک بداتەوە و بە هیچ شێوەیەک تااقەتی ئینکاریەکی وای نەبوو. بۆیە هەر جۆرە چالاکیەکی سوقرات جیا لەوەی ناوی فەلسەفەی لەسەریدا دەنێ یان هەر شتێکی تر بە ڕاشکاوی قەدەغەکرا. هەندێک کەس بڕوایان وایە بڕیاری سوقرات بۆمانەوەی لە ئەسینا کە زاڵمەکان لەوێ دەسەڵاتدار بوون کارێک بوو بەرەنگاربوونەوە، بەڵام ڕاستیەکە ئەوەیە بەڕاشکاوی ڕوون کرایەوە هەرگیز مەبەستی ئەوە نییە بەشداری لە سیاسەت بکە، بەڵکو شێلگیرانە دەیەوێ وەک کەسێک لەسەر بنەما ڕابوەستێ.
سەرڕای ئەمانەش سەدەی پێنجەمی پێشزاینی بە دژواری دەکرا لە کێشەکانی سیاست دوور بکەوێتەوە، تەنها بە شێوەیەک دەکرا کە ژن یان کویلە بواە. زاڵمەکان بەگشتی بەرامبەر بە تەنهایی خۆیان لە ناو حکوومەتدا ئاگادار بوون و زۆر پیان خۆش بوو گروپێکی زۆر لە خەڵک تێکەڵی سیاسەتەکانیان بکەن، بۆیە لەم ڕێگەیەوە شەریکی تاوان بۆ خۆیان بدۆزنەوە. دەرەنجام سوقرات لەگەڵ 4 کەسی تردا لەلایەن زاڵمەکانەوە بۆ جێبەجێکردنی کارێکی سیاسی بانگهێشتکران. ڕاستپاردەکەی سوقرات ئەوە بوو بڕوات بۆ دوورگەی سەلامیز بۆ دەست بەسەرکردنی لیۆن تەرۆکی دیموکراتەکان کە لەگەڵ حکوومەتدا ناکۆک بوون. ئەم دەست بەسەرکردنە نایاسایی بوو، گومانیشی تیان نەبوو لەگەڵ گەڕانەوەی لیۆن بۆ ئەسینا دەکوژرا. سوقرات بەبێ ئەوە بیر لە دەرەنجامی کارەکە بکاتەوە گوێی بەو ڕاستپاردەیە نەدا و بەدەستی بەتاڵ گەڕایەوە بۆ ئەسینا. کارێکی وا دەیتوانی گیانی بخاتە مەترسیەوە، بەڵام بەدوای هەندێک ئاڵوگۆڕی لە ناکاو کریتیاس کوژرا و ماوەیەک پاش ئەوە زاڵمەکان لە ئەسینا دەرکران. دیموکراتەکان بوونە جێگری زاڵمەکان و ئەوەش کارێکی سروشتی بوو کە ئەوانە مەبەستی تەمیەکردنی سوقراتیان هەبوو بێ، بەڵام بۆ ئۆخرەگرتنی کێشەی شەڕەناوخۆیەکان لێبوردنی گشتی دەکرا و سوقرات لە مەترسی هەڵات یان لانی کەم بەم جۆرە هاتە بەرچاو. لە ساڵی 399 پێشزاینی سوقرات بە تاوانی کفرکردن و گەندەڵکردنی گەنجەکان دەستگیر کرا. ڕوخساری سەرەکی پشت ئەم تاوانانە کەسایەتی دیموکراتخوازی بە ناوبانک ئەنتینۆس بوو کە دژمنایەتیەکی دوور و درێژی بەرامبەر بە سوقرات هەبوو. چەند ساڵ پێش ئەمە کوڕەکەی ئەنتینۆس قوتابی سوقرات بوو. سوقرات هانیدا بوو دەست بەربدا لە ئەزموونی ڕەنکردنی خوری کە پیشەی بنەماڵەییان بوو، لە بری ئەوەش ڕووبکاتە ژیان و وانەی فەلسەفی. ئەو تاوانانەی خرانە پاڵ سوقرات بە تەواوی ناڕاست بوو، بەڵام بە پێچەوانەی ئەو مەسەلانە ئەو سزایی بۆ سوقرات بڕابووە لە سێدارەدان بوو کە لە ڕاستیدا سزایەکی زێدەڕۆیی بوو. ئایا پیاوە پیرێکی تەمەن 70 ساڵ تەنها لەبەرم تاوانە دەبێت لە سێدارە بدرێ؟ لەبارەی ئەم نامە تاوانبارکەرانە و ئەو بابەتانەی بە دوای ئەوانەدا هاتووە ئایا نهێنیەک هەبوو کە نەدۆزرێنەوە؟ بۆیە وتم نهێنی و نەموت شتەنە دیارەکان، چونکە لە ئەسینای ئەو سەردەمەدا بەرواڵەت هەموو خەڵک دەیزانی مەسەلەکان ڕویان لە کاملایە. دەرەنجام سوقرات لە بەردەم 500 کەسی ئەندامی شورای ڕێبەرایەتی ئەسینا ڕاوەستا. هەموو ئەم ئەندامانە بە پشک خستنی لە نێو پیاوانی ئەسینادا هەڵبژاردرابوون. دادوەرەکە ملتۆز بوو کە لە ڕاستیدا لە ناوچەی ئەنیتۆز بوو. ئەوە تراژیدیای دەهۆنیەوە و کەسێکی ناسەرکەوتوو بوو با قژی درێژ و ڕیشی تەسک و لوتی نوکتیش کە بە زمانی جزداریەوە ڕکەبەرێکی باش بوو لە بەرامبەر سوقراتدا. ملتۆز دادنامەکەی دژی سوقراتی بە داواکاری سزای لە سێدارەدان کۆتایی پێهێنا. پاشان نۆرەی تاوانبارکراوەکە بوو بەرگری لە خۆی بکە. وا دیار بۆ سوقرات لەبارەی سووربوونی دادگا لەسەر سزا کە تووشی خراپتێگەیشتن بوو، لەگەڵ ئەوەش بە جۆرێک هەڵسوکەوتی دەکرد کە گوایە لەوانەیەکی باسی فەلسەفیدا بەشداری کردووە. هەندێک لە ئەندامانی دادگا لەم شێوە ڕوبەڕووبوونەوەی سوقرات خەنی ببوون، بەڵام بەلای زۆربەیانەوە ناخۆش بوو. لە کۆتاییدا دادگا بە 280 دەنگ لە بەرامبەر 220 دەنگی ناکۆک سزای لە سێدارەدانی بۆ سوقرات بڕیەوە. سەرەی سوقرات بوو بەرامبەر بە سزا ناڕەزایی دەرببڕێ، بەڵام بە بەردەوام وای دەزانی دادگا خەریکە بە شێوەیە گاڵتەی لەگەڵ دەکات و بە باشی دەیزانی ئەو سزایی بەرامبەری دراوە زۆر گاڵتەجاڕیە. لە بەرامبەر سزای لە سێدارەکەیدا پێشنیاری کرد لە بری ئەوە چونکە خزمەتی شارەکەی کردووە ڕێزی لێ بگیردرێت و بۆ ئەو مەبەستەش لە پیریتانیۆم کە هۆڵێکی پیرۆز بوو قارەمانەکان لەوێ لەسەر خەرجی گشتی پێگەیەکیان پێدەدرێت و پلە و پایە و ڕێزیان لێ دەگیردرێ شوێنێکی بۆ دابین بکەن. بەم قسانی سوقرات چپە و هەراوهوریا لە ناو دادگا بڵاو بووە. سوقرات کە بینی دادگا تووڕە بووە زیاتر لەسەر داواکەی و مەسەلەکان سوور بووە و پێشنیاری کرد لە باتی لە سێدارەدانەکەی بڕێکی پارەی سزا بۆ تەرخان بکرێ کە بتوانێ بیدا. بڕە پارە پێشنیارەکەی سوقرات بەردێکی مینا بوو کە نرخی بە قەد 1 گۆزەڵە شەراب بوو. دیسانەوە هەراوهوریا لە ناو دادگا بڵاو بووە. هاوڕەکانی سوقرات لێی دەپاڕانەوە کە بەرامبەر بە دادگا گاڵتە نەکات و سوور بێ لەسەر مەسەلەکان. پاشان لە وەڵامی هاوڕەکانی داوتی دەبا 3 بەردی مینا بێت. بەڵام ئیتر دادگا بەهۆی قسەکانی سوقرات سەبر و مواری لێ بڕاو ئەم جارەیان سزادانی لە سێدارەدان بە 360 دەنگی هاوڕا لە بەرامبەر 140 دەنگی ناکۆک پەسەند کرا. لەم مەسەلەیەدا ئەو جوڵانەی لە هەڵسوکەوتی سوقرات دەبینرا لە سەروی ئینکاریەوە بوو. ئایا لە ڕاستیدا پێی وابوو دادگا قەدر و ڕێزی لێ دەگرێت و ئازادی دەکا یان خۆ بڕیاری دابوو بمرێ؟ ئەگەر لە بری لە سێدارەدان داوای بەرەو تاراوگەناردنی بکردایە لە دادگا بە دڵنیاییەوە پەسەندیان دەکرد و ئەویش بە هاوڕایی ئەو هاوڕێیانەی کە ناسراو بوون دەیتوانی بە ئاسوودەی لە تاراوگەدا بژی. قەرار وا بوو سزاکەی سوقرات پاش دادگاییکردن بە خێرایی جێبەجێ بکەن.
بەڵام ڕۆژێک پێش دەستپێکی دادگایەکە لەسەر نەریتی ساڵانەی کەشتی پیرۆز گەشتێکی بۆ دوورگەی دلۆس بە ماوەی زیاتر لە 100 کیلۆمەتر لە دەریای سپی بڕی بوو. نەریتوا بوو تا پێش گەڕانەوەی ئەو کەشتیە هیچ سزایەکی لە سێدارەدان جێبەجێ نەدەبوو. وا بوو کە سوقرات لە زیندانی حکومی ئەسینادا دەست بەسەر کرا. پاشماوەی ئەم زیندانە هێشتا لە 100 کیلۆمەتری باشووری ڕۆژئاوای شوێنە کاولەکانی ئاگۆرا دەبینرێت و کەوتوتە نێوان زەویەکی ناڕێک و پڕ لە بەردەڵان و بناکۆڵەکەی کۆن. ئەو ژوورە تاکە کەسیە کە پەنا بوو سوقراتی تیا دەست بەسەر بوو ڕێک لە لای ڕاستی ڕاڕەوی زیندانەکەیە و لێرەدا بوو سوقرات لە دوایین ڕۆژەکانی ژیانیدا هاوڕێکانی سەردانیان دەکرد. لەم پارچە زەویە ناگرینگە کە ڕوبەرەکەی 6 هەنگاو بۆ 6 هەنگاو بوو هەندێک لەختە ڕوویدا کە ئەفلاتون لە چوارچێوەی جوانترین قسەکانی داهێناوێتەوە و بە شاکاری ئەدەبیاتی یۆناندا دەنرێت و شیاوی پێوانەکردنە لەگەڵ بەرهەمەکانی هۆمەر و تراژیدیا. لە گشت کاتێکی قسەکاندا قارەمانەکە سوقراتەوە وەک خۆی دەمێنێتەوە لەگەڵ تایبەتمەندیە مرۆڤانەکانی عاقڵ و زۆر هاندەر بۆ جۆرەی کە دەکرێوێ نابکرێ. لە لەختەیەک لەم قسانەدا هاوڕێکەی بەناوی کریتۆن دەڵێ نەخشەیەکی بۆ هەڵاتنی لە زینداندا ڕشتووە و بەرتیلی داوەتە هەموو زیندانیەکان تا دەرفەتی بۆ بڕەخسێنن هەڵبێ، بەڵام سوقرات قبوڵی ناکا. لەو ڕۆوە کارێکی وا پێچەوانەی هەموو ئەو شتانەیە کە لە پێناویدا هەوڵی داوە. سوقرات باوەڕێکی پتەوی بە یاسا هەبووە تەنانەت کاتێک یاسا بە هەڵەدا چووبێ. دەرەنجام ئاگادار دەبنەوە کەشتێ پیرۆزەکە نزیک تەنگەی لۆنیۆن بۆتەوە و بینراوە بەم زوانە دەگاتە ئەسینە. هاوڕێکانی سوقرات و گزانتیپی هاوسەری لە ژووری تاکە کەسیەکەیدا کۆ دەبنەوە پاشان بۆ دوورە پەرێزبوون لە دۆخێکی هەستیاربوون ئیزنی گزانتیپ دەدا. گزانتیپ لە کاتی چوونە دەرەوە لە بەردەم ژوورە تاکە کەسیەکەی سوقرات پێی دەڵێ ئاخۆ تۆ بێتاوانی؟ اینجا سوقرات بە شێوازی سەیر و سەمەرەی خۆی وەڵامی دەداتەوە. ئایا وات بە باش دادەنات تاوانبار بوایم؟ اینجا سوقرات باسی مردن و نەمری بۆ هاوڕەکانی دەخاتە ڕوو. سەرڕای ئەوەی ئەفلاتون بەهۆی نەخۆشی لەم ڕۆژەدا ئامادە نەبوو، بەڵام هەموو وردەکاریەکان کە بۆی دەجێڕنەوە بە شێوەیەکی خەفەتاوی دەجێڕێتەوە. دەرەنجام قاپێک کە ژەهری تێدایە دەدرێتە دەستی سوقرات تا بیخواتەوە. خەڵکی ئەسینا بەم شێوەیە سزای لە سێدارەدانیان جێبەجێ دەکرد. سوقرات کە تا دوایین ساتەکانی تەمەنی دەستی لە توانج بەرنەدابوو لە کەسی ڕاستپاردەی جێبەجێکەری لە سێدارەدان پرسی باشترین ڕێگەی جێبەجێکردنی ئەم کارە چییە؟ ئەو کەسە وەڵام دەداتەوە ئەوە بخۆرەوە پاشان هەستە پیاسە بکەوە تۆزێ سەرت قورس بێ ئەنجا ڕاکشێ. ژەهرەکە بۆ خۆی کاری خۆی جێبەجێ دەکا. دیسانەوە سوقرات پرسیاری لێ دەکا ئایا دەتوانم قومێک لەو ژەهرە بۆ خواوەندەکان بکەمە سەر زەویەکەدا؟ ئەنجا وەڵامی دەدرێتەوە نا، تەنانەت نەختێکی لێ بە فیڕۆمەدا چونکە بەباشی کاریگەر نابێ. پاشان سوقرات بە یەکجار ژەهرەکە دەخواتەوە. ئیتر هاوڕێکانی ناتوانن خەمی گەورەی خۆیان بشارنەوە و هەمویان دەست بە گریانەکەن. سوقرات پێیان ئەڵێ خۆتان کۆ بکەنەوە و بڕۆنەوە. من لەبەر ئەوە گزانتیپم ڕەوانە کرد کە دیمەنی وا نەبینم. سوقرات ڕادەکشێت و وردە وردە سستی و قورسایی لە پێکانیەوە بەرەو سەرەوەتە شەنە دەکا. کریتۆن لەبیرت بێ من کەڵەشێرێک قەرزاری ئاسکەلەپیۆسم. ئەمە دوایین وتەی سوقرات بوو. لەم دوایین وشانی سوقرات کە بە پێی جێڕانەوەی ئەفلاتون بە دەستمان گەیشتووە، ڕنگدانەوەی ڕەسەنایەتی لە سوقراتدا هەستی پێدەکرێ، نەک لەبەر ئەوەی کە مەبەستی ئەو قسەیە بە وردی ڕوون و ڕاشکاو نییە. لە موتارانە ئەوە دەست دەکەوێت دەتوانین دڵنیا ببینەوە کە ڕاستی و حەقیقەت بەسەر چیرۆک و ئەفسانەدا زاڵە. تەنانەت سەرڕای ئەوەش کە ئەفلاتون ناچارە دوایین ڕۆژەکان لە زاری هاوڕێکانیەوە دەجێڕێتەوە. دوایین وشەکانی سوقرات زۆر لێکدانەوەی بۆ کراوە. لە هەمووی ساکارتر ئەوەیە سوقرات کەڵەشێرێک قەرزاری هاوڕێیەکی بووە بە ناوی ئاسکەلەپیۆس و دەیەوێ قەرزەکەی بدرێتەوە و لەسەری نەمێنێ. بەڵام لە ڕوانگەی توێژەرانەوە ئەم لێکدانەوەیە لە ڕادەبەدەر بیرتەسکانەیە. دەبێ بزانین ئاسکەلەپیۆس جیالەوەی ناوبانگی زۆری هەبووە ناوی خاوەندی پزیشکی و شفای لەسەردانراوە. هەر ئەو پیاوە کە داردەستێکی بەدەستەوەیە و مارێک بە دەور داردەستەکەیدا ئاڵاوە، ئەمە شێمای بایی پزیشکیە کە لەسەر دەرمانخانەکان و ئەمبولانسەکان واتە ئیسعاف نەخش دەبێ. هەندێک کەس دەڵێن دوایین وتەکانی سوقرات توانجێک بووە بۆ دانی پسوڵەی خەرج و مەسرەفی پزیشکەکەی. هەندێک کەسی تر لێکدانەوەی میتافیزیایی هۆشیارانەتریان خسۆتە ڕوو. لەمڕۆوە دەکرێت بە شێوەیەکی تر لێک بدرێتەوە. کریتۆن دەبێ ئێمە کەڵەشێرێک بۆ ئاسکەلەپیۆس قوربانی بکەین. ئەم کارە لەبیر مەکە و جێبەجێ بکە. خاوەندی پزیشکی واتە ئاسکەلەپیۆس ئەو توانایی هەبووە ڕوحەکان ئامادە بکە بۆ لێبوردنی ناخۆشیەکانی دنیا کە بە حساب بۆ دنیایەکی تر دەڕۆن.
لەم ڕەنگەیەوە بووە کە قوربانی ناوبراو دیتوانی ببێتە پردێک بۆ تێپەڕبوونی ڕۆحی سوقرات بۆ دنیای دوای مردن. سوقرات پێش خواردنەوەی ژەهرەکە بە هاوڕێکانی وت تەنها ئەو کەسانی کە ژیانێکی بێهودەیان بەسەر بردووە هیوایان هەیە مردن کۆتایی هەموو شتەکان بێ. ئەمەش بە سوودی کەسانێکی وایە کەوا بیر دەکەنەوە. بەڵام ئەمن بڕام وایە ڕۆحە خراپەکان لە جیهانی فرۆدینی تارتارۆسدا سەرگەردان دەبن و تەنها ئەوانەی ژیانیان بە شەرەفەوە تێپەڕاندووە لە جیهانی ڕاستەقینەدا قبول دەکرێن. بەڵام مەبەستی سوقرات لە جیهانی ڕاستەقینە چییە و کامەیە ئەمە خۆی لە خۆیدا لێکدانەوەی دەوێت. سوقرات بەڕادەی پێویست جوامێر و ئەخلاقی فەیلسوفانەی هەبوو کە لەم بارەیەوە بە هەرەیەک بەجێ بهێڵێ کە پێداگری لەسەر نەبێ. ئەوسا کە پێکی ژەهرەکەی دەخواردەوە بە هاوڕاکانی وت ئێستا ڕێگامان لەیەک جیا دەبێتەوە، من بەرەو مردن دەڕۆم و ئێوەش بەرەو ژیان. کام ڕێگە باشترە ئەویان کەس نازانێ. خەڵکی ئەسی نادوای چەند ڕۆژێک پاش مردنی سوقرات زۆر بە قورسی بەسەریان داشتکایەوە کە تووشی تاوانێک بوون بەرامبەر بە سوقرات. کاتێکیان دەستنیشان کرد بۆ پرسەکەی سوقرات. یاریگاکان و هۆڵی شانۆ و خوێندنگەکان پشودران. ملتۆز بە مردن سزادرا و ئانیتۆز خرایە تاراوگە. پاشان لیسیپۆس گەورەترین پەیکەرسازی یۆنانی دێرین لە سەدەی چوارەمی پێشزین پەیکەرێکی بڕۆنزی سوقراتی سازدا کە لە جادەی پیرۆزدانرا. ئەو شوێنە کە سەردەمانێک خەڵک بە بێکاری لەوێ سەرقاڵ بوون، گوایە بێکاریەکەی سوقراتیان وەک بێکاریەکی خۆیان چاولێ دەکرد. هەموو ئەمانە ڕێزلێنانێکی زۆر بە شانازی بوو لەلایەن خەڵکی ئەستیناوە. بەڵام لە ڕوانگەی منەوە سوقرات سەربازێکی پیادە بوو لە گۆڕەپانی شەڕێکی قۆڵی سیاسی. بەگشتی کاتێ سەیری ئەم یاریە مێژویە دەکەین سوقراتمان بەلاوە سەرکەوتووە چونکە ئەگەر وانە بواە ئێستا لەبارەیەوە نەمان دەخوێندەوە. پاشکۆ کابوسی سوقرات. بەپێی دوو سەرچاوە ئاگامان لە سوقرات هەیە، یەکیان ئەفلاتون و ئەوی تر گزنفۆن کە هەردووکیان لە قوتابیەکانی سوقرات بوون. ئەفلاتون بووە فەیلسوف و کۆی بیر و بۆچوونەکانی خۆی لە کۆمەڵە وتارێکدا دەربڕی کە لە زۆربەیاندا سوقرات لەو بازنەیەدا ئامادەیە. بەڵام گزنفۆن پەنای بۆ سەربازگەری بردوو لەم پیشەیەدا ئەوەندە ناسەرکەوتوو بوو کە لە کۆتاییدا پەنای بردەبەر نووسین. یەکێ لە ناوبانگترین بەرهەمەکانی گزنفۆن ممرۆ رابیلیایە کە تیایدا باس لە سوقرات دەکات. بەداخەوە ئەم دوو سەرچاوەیە دوو وێنەی جیاوازی سوقرات دەخاتە ڕوو کە جارجارێک هاوشێوەی یەکەن. گزنفۆن باگشتی کەسێکی محافزکار بووە و بەهۆی ئەوەی مامۆستا پیرەکەی تاوانبار کرا بە گەندەڵکردنی بیر و فکری گەنجەکان زوو شڵەژە. کاتێک بەرگری لە سوقرات دەکات دەبینین کۆمەڵێک لە ڕووداوەکان جۆرێک دێتە بەرچاو کە ئەو سوقراتی ئەو دەیناسێنێت بە دژواری لە فەیلسوفێک دەچێت. لێچێک لە قسەکانی گزنفۆندا بەناوی ئۆکۆنۆمیکۆس سوقرات بە شێوەی کەسایەتیەک دەردەکەوێت کە هەموو نیگەرانیەکانی باخ و باخەوانیە. لە مەمۆرابیلیاکەی گزنفۆندا زۆر جار بیرۆڕاکەی سوقرات بەڕادەیەک ناڕەستن و بێزارکردن کە مرۆڤ ئەستەری سوور دەمێنێت و سەرڕای هەموو ئەمانەش بۆچی ئەم هەموو قسە و قسەڵۆکەی بزواند. پیاوێکی وا نەدەبوو تاوانبار بکرێ بەهۆی بیرۆڕای گەندەڵکردنی گەنجەکان و هەرگیز نەدەبووە فەیلسوفێکی شیاو بێ. ڕەنگە گزنفۆن بێتواناتر لەوە بووە کە بەباشی لا بیرۆڕای سوقرات تێبگا. بەڵام لەلایەکی تر ڕێتێ دەچێ بڵین توانای ئەوەی نەبووە ڕوخسارێکی خەیاڵاوی لە سوقرات بخاتە ڕوو کە لە ڕاستیدا سوقراتی ڕاستەقینە وا نەبووە. بۆیە زۆر کەس هەوڵ دەدەن ئەو ڕوخسارەی گزنفۆن لە سوقراتی دەخاتە ڕوو بە ڕوخساری ڕاستەقینەی سوقراتی مێژووی بناسن. برتراند راسێل زۆر دژی وەها بیرۆڕایەکە بۆیە دەڵێ راپۆرتی کەسێکی گەمژە لەسەر کەسێکی نوخبە و هەڵکەوتوو هەرگیز شیایی متمانە نییە، چونکە نستی لا شعوری ئەو قسانە کە لەو کەسە بیستویەتی بە شێوەیە کە خۆی لێ تێدەگا دەیجێڕێتەوە. بە پێچەوانی گزنفۆن ئەو سوقراتی کە ئەفلاتون دەیخاتە ڕوو ئەگەری هەیە لە ڕادەبەدەر هوشیارانە خرابێتە ڕوو. ئەو سوقراتی لە ڕوانگەی ئەفلاتونەوە دەخرێتە ڕوو ڕوخسارێکی کارای نەخشێنراوی ئەدەبیە، کەسایەتیەکی هەڵکەوتوو، بەڵام بەگشتی بەرهەمی وێژەی کارامەکەیەتی کە دەیجێڕێتەوە. بۆ جۆرەی ئەو ئەگەرە لە مێشکماندا وێنای دەکا ئەوە کەسایەتی ڕاستەقینەی سوقراتە. لەم ڕۆوە زۆر دژوارە لە نێوان ئەو شتەی سوقراتی ڕاستەقینە دەری بڕیوە ئەو شتەی ئەفلاتون لە زاری ئەو دەیجێڕێتەوە جیا بکرێتەوە. ئاگاداری ئەوەین ئەفلاتون فەلسفەکەی خۆی بەگشتی لە زاری سوقرات دەربڕیوە، بەڵام ئەوەش تا چ ڕادەیەکە ئەوەی ئاگادار نین. ئەو ڕوخسارەی من لەم کتێبەدا لەبارەی سوقرات خستومەتە ڕوو بە کەڵک وەرگرتن لە هەردوو ئەم سەرچاوانە بووە. لەو دوو هەڵوێستە کە ئەم دوو سەرچاوەیە جیاوازن لە یەک دەکرێت بیرۆکەیەکی گشتی بۆ کەسایەتی لە بیر نەکرا و لە هەمان کاتدا بە دۆخێکی پێشبینی نەکرا و دابنرێ. ئەمە هەمان کابوسی هەڵاتوی ئەو پیاوەیە کە من هەوڵم داوە بیخەمە دڵەوە. هەمووان لەسەر ئەو واتایەن سوقرات لە بواری کەسایەتی و لە بۆچوونەکانیدا دۆخی نادیاری هەبووە. ڕەنگە ئەمڕۆ کە تووشی سەر لێ شێواوی فەلسەفی بووین لەبارەیەوە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ دۆخە نادیارەکانی خودی سوقرات. میراتی سوقرات
میراتی سقرات کارێکی نادیار و ڕەنگە بەویستی خۆی ویستوێتی ئەو کارە بکە. کاریگەری سقرات لەسەر زین و بڕای ئەفلاتون و لەسەر هەموو فەلسەفە تا ئەمڕۆ زۆر قوڵ بووە. میراتی فەلسەفەی یۆنان وەک ڕەوتێکی خۆراک شوبهێنراوە، وەک چۆن سیر دەکرێتە ناو خواردن، ئیتر ناکرێت بۆ نوتامەکەی لە خواردنەکە جیا بکرێتەوە. لە جیهانی فەلسەفەدا بۆ نوتامی یۆنانی کۆن بەم جۆرە شوبهێنراوە. دیالکتێکی سقرات ڕۆڵێکی دیاریکراوی هەبووە. شێوازی وتوێژی ئەفلاتون بە دڵنیاییەوە شێوەی ئەدەبی و توێژەکانی ئەفلاتونی تەنیوەتەوە، بەڵام نابێ حاشا لەوە بکەین کە کاریگەری لەسەر فەلسەفە نەبووە. شێوازی سقرات بۆ شتیکاری مەسەلەکان بەکارهێنانی ژیری بوو لە فەلسەفەدا. شێوازی وا بوو کە داوای لە کەسی بەرامبەر دەکرد کە لە فەلسەفەدا پێشبڕکیان دەکرد مەسەلەکە بکاتەوە. هەندێ مەسەلە کە بریتین لە هەموو شتێک، هەر لە دادوەری سروشتیەوە بگرە هەتا شێوازی بوون بە فەرماندا. جیا لەوەی کە مەسەلەی بەرباز کارێکی گاڵتەیان زۆر شاز ببێ بە یەک شێواز ڕوبەڕووی دەبوونەوە. بەم جۆرە بوو کە داهێنانی گەورەی دیالکتیک بە واتای ئەمرازی شیاوی کەڵک وەرگرتن پەسەندکرا بۆ پێوانەکردنی هەر مەسەلەیەک. شێوازی سقرات وا بوو پاش ئەوەی لایەنی بەرامبەر وەسفێکی بۆ مەسەلەکە دەبینیەوە، هانی دەدا بە دوای لاوازی و کەم و کوڕیەکاندا بگەڕێ تا بە لێکدانەوەیەکی باشتر بکە. بەم جۆرە هەوڵی دەدا لە نمونەی بچووک بۆ نمونەی گشتی و دەرەنجام بگا بە ڕاستی گشتگیر. ئەم جۆرە ڕاستی و شێوازانەی سقرات بۆ گەیشتن بەو شتانە بووە پێشەکیەک بۆ دەرکەوتنی زانستی منطق کە قەرار وابوو پاش سەدەیەک لەلایەن ئەرستۆ قوتابی ئەفلاتون داهێنان بکرێت و دابین بکرێ. ئەرستۆش تیۆری نمونەی پەسەند کرد، بەڵام بە جۆرەی پێداویستیەکانی خۆی ئەوەی گۆڕی. لە ڕاستیدا ئەوە ئەرستۆ بوو کە بەڕنگدانەوەی ئەو ڕەوتەی کە سقرات و ئەفلاتون بە فەلسەفەیاندا بوو دیسانەوە ناجێگیربوونی ڕاستیەکانیان لە فەلسەفەدا زیندوو کردەوە. ئەرستۆ هەوڵیدا هەموو شتێک هەر لە ئەستێرەناسی بگرێت تا ڕێزمانناسی و لە زانست بگرێت تا تاوان لە فەلسەفەدا گونجانی، بەڵام دەرەنجامی زیاترین دەستکەوتی داڕشتنی نەخشەی وڵاتی زانستی مرۆڤایەتی بوو. لەم بوارەدا دیسانەوە لە بری جەختکردنەوە لەسەر ئەو زانستەی کە بە کەڵکی کارێک بێت دیسانەوە جەختی لەسەر تیۆری کردەوە. دەرەنجام کاتێک ڕۆمیەکان بەسەر یۆنان دازاڵ بوون بەختی فەلسەفە بەرەو کەمی چوو، بۆیە لە ڕوانگەی ئەو فەلسەفە بە کەڵکی هیچ نەدەهات. پاشڕوخانی ئەمپراتۆریای ڕۆما سەردەمی تاریک و شارستانیەتی ڕەوتی ئاینی سەدەکانی ناوەڕاست دەستی پێکرد. فەلسەفە بە درێژایی ئەم سەردەما لە دۆخێکی ڕاوەستان مایەوە، وەک ئەوەی شوشەیەکمان لە بەردەستدا بێت و هەواکەی ناوی بەتاڵ بکەینەوە کە مورکی ئاینی لەسەر بدرێ. لەم سەردەمەدا ئەو هێزە فکریەی کە توانی گشتگیرترین و قوڵترین فەلسەفەی ئاینی مێژوو بپێشێنێ لە ڕوانگەی داهێنانی تەکنیک تەنها تا ڕادەیەک چۆ پێشەوە کە گوایە ئاسنی ملی حیوانەکان جوانتر دروست دەکرا. تەنانەت بنەمای میکانیکی ئەم داهێنانە لە سەدەی 3 پێش زایانی لەلایەن ئەرشمیدۆس بیرۆکەکەی داڕێژرا بوو. کەنیسا سەرچەکانی گوتیک لە نێو شقامەکانی نێوان ڕیزی ماڵەوێرانەکان و زێرابەکاندا خۆی بینیەوە و بۆ ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر گشتگیربوونی نەخۆشی تاعون چارەسەرێکیان لە بەردەستدا نەبوو جگەلەوەی پەنا بۆ خورافە برن. هەموو ئەمانە خەتای سقرات نەبوو، بەڵام ئەو کاریگەریەی بیرۆکەمان سەرچاوی لە فەلسەفەوە وەریگرت بە شێوەیەکی گشتی بەرپرسی ئەم هەموو شتانە بوو. زانستی مرۆڤ لە ڕادەبەدەر قەرزداری سقرات بوو. پیشانی داین چۆن کەڵک لە بیرکردنەوە وەربگرین، بەڵام لە هەمان کاتیشدا هەر ئەو بوو سنوورداری کردین لەو بوارەی کە لە چ کات و سات و شوێنێکدا کەڵک لە بیرکردنەوە وەربگرین. دەرەنجام زانستی مرۆڤ گرێدراوی خاڵێکی نادیار کرا و ئەم بۆشاییە بۆ ماوەی 3-4 سەردەمی دەستپێکی فەلسەفە تا سەردەمی ئێستا خۆی گرتووە. نمونەیەک لەم خاڵە نادیار و لاوازە لە پەرزدانەوەی گشتگیری تاعۆن دەبینرێ کە بە درێژایی ئەو ماوەیە نیوێک لە خەڵکی ئەوروپای سەدەی 14هەمی زایانی لەناوچوون. هەر لە سەرەتاوە بۆ هەموو خەڵک دەرکەوت ئەم نەخۆشیە دەگوازرێتەوە. سەرڕای ئەوەش تێبی نێزانستیەکان کەوتە پەراوێزی مەسەلە ئاینیەکان. بۆچی؟ بۆیە ئەو منطقەی کە لە دیالێکتیکی سقرات لەدایک ببوو خوی بەوە گرتبوو ڕوبەڕووی مەسەلەی چەقبەست و ببنەوە، نەک مەسەلە ئەزمون کراوەکان. وەک دەبینین ئەو خاڵە نادیارەش لە خودی سقراتدا دەبینرێ، بەڵام ناکرێ لەبەر ئەوەی بەرەو پێشخستن و بەرەو پێشبردننی مرۆڤ هەوڵی دەدا لۆمە بکرێ، چونکە ئاراستەیەکی گەورەی لە بەردەمدا بوو. هەمومان لە بەردەم هەڵەدەین، تەنانەت ئەگەر فەیلسوفێکی گەورە بین. ئەو مەسەلەیە شایانی باسە ئەمەیە کە زۆر جار چاوەڕوانی ئەوە نین هەڵەکانمان بۆ ماوەی 2000 ساڵ درێژیان هەبێت. هەندێ وتار کە لە سقراتیان جێڕاوەتەوەیان وتویانە تایبەت بەوە. هەرچەندە سقرات هیچ نووسینێکی نەنووسیوە، بەڵام ئەم بەشەکە جێڕانەوەیەکە لە قسەکانی بۆ دەستپێکی شرۆڤەی فەلسەفەکەی. کاتێک شتێک نازانم کەی لە توانامدا هەیە بنووسم، پاشان شرۆڤە دەکا.
خواوەندێکی مسری هەبوو ناوی تیۆس بوو. ژمارەکان و هەندەسە و ئەستێرەناسی و نووسینی داهێنا. ڕۆژێکیان تیۆس بۆ لای سامۆس پاشای میسری گەورە چوو تا داهێنانەکانی پێشان بدا. کاتێک تیۆس گەیشتە ئەوەی شرۆڤەی پیتەکان بکاوتی ئەمە داهێنانێکە بیر و مێشکی نەتەوەکەت زۆر دەگەشێنێتەوە. پاشا لە وەڵام داوتی ئەی تیۆسی بیرمەند ئەلفوبەیەکەت بە پێچەوانەوە کاریگەری دەبێ. لەمڕۆوە کاتێک مسرەکان لەگەڵ ئەوەی پشت بە نووسین دەبەستن ئیتر لازین و مێشکیان کەڵک وەرناگرن و لەبری ئەوەی لە هێزی ناخیان کەڵک وەربگرن و ناساندنی شتەکان بەم داهێنانە کەڵک لە هێما دەرەکیەکان وەردەگرن کە شتەکان بە بیری خۆیان بهێننەوە. نامەکانی فەیدۆن ئەفلاتۆن. سقرات پاش ئاماژەدان بە پیشەکەی دایکی کە مامان بووە شێوازە فەلسەفیەکەی خۆی باشوبهادن بە پیشەکەی دایکی ڕەڤەدەکە. شێوازی یارمەتیدانم بۆ زاوزێکردن کە من بەکاری دێنم هاوشێوەی ئەوەیە کە مامانەکان بەکاری دێنن. بەم جیاوازیە ئەوان لەسەر ژنان کار دەکەن و من لەسەر پیاوان. ئەوانە لەسەر جەستە کار دەکەن، من لەسەر زین و بیرڕا. من بێبەشم لە ژیری و بیرمەندی، بۆیە ئەپۆلۆن منی بۆ کاری بیرکردنەوە ڕاستپاردووە، منی لە کارەکانی تر بێبەش کردووە. نامەکانی تایتۆس ئەفلاتۆن. هەندێک قسە کە جێڕاویانەتەوە ئەو ژیانەی تاقی کراوەتەوە بایەخی ئەوەی نییە بۆی بژیت. نامەکانی ئەپۆلۆژین ئەفلاتۆن. ئاگاتوانی بەڕێز ئەمە ڕاستیەکە کە ناتوانێت ئەوە بە هیچ دابنێ. ڕەتکردنی سقرات کارێکی ئاسانە. نامەکانی میوانی ئەفلاتۆن. ڕۆژێک کەسێکی نامۆ کە پسپۆر بوو لە ڕوخسارناسیدا سەیری ئەسینایەکانی دەکرد. کاتێک سەیری سقراتی کرد بە ڕاشکاوی وتی ئەمە کەسێکی بلیمەتە کە لە ناخیدا ئارەزووی ئاژاوەیی جۆراوجۆری تێدایە. سقرات تەنها بەم ڕستەیە وەڵامی دایەوە. تۆ بەباشی دەوناسی کاکی بەڕێز. مەسەلەی سقرات لە نەمانی بتەکان نیچە. کەسێک سەبارەت بە هاوسەرگیری لەگەڵ سقراتدا ڕاوێژی کرد. سقرات وای پێوت هەر کارێکت پێخۆشە ئەنجامی بدە چونکە بێ ئەوەی بزانی چیت کردووە پەشیمان دەبیتەوە. ژیانی فەیلسوفە گەورەکان. دیۆژین لارتیۆس. ئەرستیپۆس لە سقراتی پرسی ئایا شتێکی باش شک دەبەی؟ سقرات وتی زۆر شت. ئەوسا ئەرستیپۆس پرسی ئایا ئەوانە هەمویان هاوشێوەی یەکترن؟ سقرات وەڵامی دایەوە هەندێک لەوانە لە ڕادەبەدەر لە بنەڕەتدا پێکەوە جیاوازن. پاشان ئەرستیپۆس پرسی کەواتە ئەی چۆنە کاشتێکی جوان هەرگیز هاوشێوەی شتێکی تری جوان نییە؟ سقرات وەڵامی دایەوە ئەو پیاوەی کە بۆ زۆرانبازی بە شێوەیەکی جوان ئەگەری هەیە لەگەڵ کەسێکی تردا کە بۆ ڕاکردن پەروەردە بووە جیاوازە. هەروەها ئەو قەڵخانەی کە بە مەبەستی بەرگری بە جوانی داڕژراوە بە تیرێکی کەوان کە بە جوانی بۆ پێکانی مەبەست داڕژراوە جیاوازە. مۆمۆ رابیلیای سقرات گزنفۆن. لە کاتی دادگاییکردندا سقرات سەبارەت بەوەی خۆشەویست نییە قسەی کاهینی پیاوی ئاینی پەرستشگەی دلفی بە بیری ئەوانەی لە دەوری دابوون هێنایەوە کە لەلایەن ئاپۆلۆنەوە وتراوە و سقراتی بە بیرمەندترین پیاودانابوو بەم جۆرە دەدوێ. کاتێک ئەم قسەیەم بیست لەبەر خۆمەوە وتم مەبەستی خوا دەبێت چی بێ؟ چونکە من بەباشی ئاگادارم لەوەی بێبەشم لە زانایی. لەلایەکی تر ئەوەش دەزانم کە خوا درۆ ناکات. پاش ماوەیەک بیرکردنەوە لەم بارەیەوە بڕیارمدا تا ڕاستیەکانی قسەی خواوەند تاقی بکەمەوە. ئەگەر بمتوانی با تەنانەت پیاوێک بدۆزمەوە کە لە من زاناتر بێ بۆ بەتاڵکردنەوەی ئەو قسەیە سەرکەوتوم. ئەو ساڕۆیشتم و بە دوای ئەو کەسەدا بگەڕێم کە لە زاناییدا ناوبانگی لە من زیاتر بوو. پێویست ناکانایی بنێم. پیاوێکی سیاسی بوو، ئەنجا دەرەنجامی قسەکانمان ئەمە بوو. کاتێک لەگەڵ ئەوەدا قسەم کردبوو دەرکەوت لە ڕاستیدا کەسێکی زانا و بیرمەند نییە. هەرچەند کەسانێک هەبوون ئەویان بەو تایبەتمەندیە دەناسی تەنانەت خۆی زیاتر لە خەڵک بڕوای بەو بۆچوونانەی خەڵک هەبوو. ئەوەشی بە مافی خۆی دادەنا پێی بڵێن زانا و بیرمەند. پاشان هەوڵمدا بۆی شرۆڤە بکەم کە بڕواکانی سەبارەت بە بیرمەندبوونی تەنها خەیاڵە. لە ئاکامدا ئەو کەسانی لە نێوانماندا شاید حاڵ بوون ڕقیان لێ هەڵگرتم. لە کاتی ماڵ ئاواییم لەگەڵیدا بە خۆمم وت زۆر چاکە هەرچەند بە بۆچوونی من هیچێک لە ئێمە دوانە ئەو بابەتەمان بە بابەتێکی بەپێز نەدەزانی، بەڵام من لە سەروی ئەو بووم چونکە ئەو شتێکی نەدەزانی بەڵام خۆی بەزانە دادەنا. بەڵام من نە شتێک دەزانم نەدەڵێم زانم. وا دیارە من لەم ڕۆنگەیەوە لە سەروی ئەو بم. پاشان بەرەولای کەسێکی تر ڕۆیشتم کە زیاتر لەوەی یەکەم پڕۆپاگەندەی زانایی و بیرمەندی هەبوو ئەنجام وەرگرتنم وە کەسی یەکەم وابوو. بەو شێوەیە بوو کە دژمنێکی نوێم بۆ خۆم دروست کرد. نامەکانی ئاپۆلۆژیا ئەفلاتۆن. سقرات لە بەرەبەیانی مردنیدا لە ناو ژووری تاکە کەسیدا کە لەگەڵ هاوڕاکانی سەبارەت بەڕاستی و نەمری قسەی دەکرد، وا دیارە تەنگەیەکی باریکە کە لە ڕێگەی ژیریەوە ڕێنمە ئیمان دەکا ئەم سەفەرە کۆتایی پێبێ. مادام کە گرێداوی جەستەین و
ئەم دۆخەنە حەقا تێکەڵ باوزەمان بووە هەرگیز ناتوانین ئەو شتەی ئارەزومان لێتی واتە ڕاستیەکان بەدەستی بێنین. لەم ڕۆوە کە جەستە هەموو کاتەکانمان بۆ تێرکردنی ئارەزوەکانی خۆی تەرخان دەکا. کاتێک جەستە نەخۆشە ناهێڵێت بە دوای ڕاستیەکاندا بڕین. لەو کاتانش کە تەندروستیمان باشە بوونمان لە شەهوەت و ئارەزوو و ترس و خەیاڵ و دەمەرگیریمان پڕ دەکاتەوە. جەستە ڕێگرە لە بەردەم بیرکردنەوەی باش. جەستە و ویستەکانی دەبنە هۆی شەڕ و کێشەی کۆمەڵایەتی و ڕق و چین. لەو ڕوانگەیەوە کە سەرچاوی شەڕەکان ئارەزوو بۆ دەوڵەمەندبوون و کۆکردنەوەی دارایی، لەبەرەوەش ئێمە ئەخسیر و کۆیلەی دەستی جەستەین، ناچارین بە دوای دارایی دابڕین. بۆیە هیچ دەرفەتێک نادۆزینەوە بۆ بەدواداچوونی فەلسەفە. تەنانەت ئەگەر بتوانین بۆ ماوەیەک خۆمان لە بەندی جەستە ڕزگار بکەین و بیر لە مەسەلەیەک بکەینەوە، دیسان ئەوە لە هەر پلە و توێژینەوەیەکدا دەبێتە هۆی زەحمەت و سەرلێشێواوی و شڵەژاندنی یادگەمان. بۆیە ناتوانین ڕاستیەکان بەدەست بێنین. ئەگەر بەباشی بیری لێ بکەینەوە دەبینین کە پێداویستی گەیشتن بە زانستی ڕەسەن بە واتای ڕزگاربوونە لە چوارچێوەی جەستە. تەنها وزەیە دەتوانێت ڕاستیەکان بەو جۆرەی کە هەن ببینێت. تەنها پاش مردنە کە دەتوانین ئەو زانایی ئارەزوومان دەکرد بەدەستی بێنین کە بە دوایەوە بووین بەدەستی بێنین. بەڵام پێش مردن ئەم کارە لەسەر چەند هۆکارێک کەوتمان ئەگەری بەدەستهێنانی لە ئارادا نییە. ئەگەر قبولکەین تا کاتێک لە بەندی جەستەداین و بڕوامان وابێ بەدەستهێنانی زانایی ڕەسەن ئەگەری جێبەجێکردنی نییە، یەک لەو دوو لە تا دەبێ ڕاست بێ. یان هەرگیز زانایی ڕاستەقینە بەدەست ناهێنین، یان پاش مردن بەوە دەگەین. چونکە پاش مردنە کە وزە سربەخۆ و جیا لە جەستە دەمێنێتەوە. لە کاتی زیندووبووندا تەنها کاتێک دەتوانین زانستی ڕاستەقینە بەدەست بێنین کە کارمان بەسەر جەستەوە نەبێت، جیا لەو شتانەی کە بە تەواوی پێویستمان پێیەتی و لەو ئاراستەیەشدا جەستە تووشی ئەو پۆخڵەواتانە نەهات بێ. دەبێ دوور لە کێشە جەستەیەکان بژین تا ئەو کاتی ڕزگارمان دەبێ. کاتێک بگەینە ئاستی ڕزگاری تەواوی جەستە، دەتوانین وا بیر بکەینەوە ئەو کەسانەی گەیشتونەتە ڕزگاری و پاچی و بوونەتە هاوڕا، ئەوسا بگەینە زاناییەکی ڕەسەن. نامەکانی فەیدۆن ئەفلاتون. ئێستا کاتی جیابوونەوەیە. من بەرەو مردن دەڕۆم و ئێوەش بەرەو ژیان کە درێژەی پێدەدەن. کامیان ڕێگەیەکی باشترە ئەوە کەس ئاگەی لێ نییە. نامەکانی ئەپۆلۆژیا ئەفلاتون. بیسەری خۆشەویست، کۆمەڵگەی مرۆڤ لە هەر شوێنێکی دنیادا بێت، بە هەموو گروپ و کەس و تاکە جیاوازەکانی ئەو کۆمەڵگەیە، هەموو بەش و پێکهاتە مرۆیی و کللتوریە جیاوازەکانی پێکەوە پێکی دێنن. بەم مانایە کۆمەڵگەیە بە هەموو پیر و مناڵەکانیەوە، بە هەموو ژن و پیاوەکانیەوە، بە هەموو هەبوو نەبووەکانیەوە، بە هەموو دەسەڵاتدار و بێدەسەڵاتەکانیەوە، بە هەموو لەشساغ و لەشناساغ، بە هەموو نەخۆش و کەم ئەندام، بە هەموو بەند و ئازادەکانیەوە، بە هەموو خوێندەوار و نەخوێندەوارێکیشیەوە هەتا دوای. لە هیچ شوێنێکی دنیادا میلەت و گەلێک نییە کە تەنها لەوانی ئەوەڵ پێکات بێت و هەموو ئەندامەکانی لەشساخ و ئازاد یان خوێندەوار و بەدەسەڵات بن، و ئەوانی تر تەنها بارێکی گران و کێشەیەک بن کە بە شێوەیەکی کاتی تووشی کۆمەڵگە هاتبن و چاوەڕوانی چارەسەر بن هەتا کۆمەڵگە بگەڕێتەوە دۆخی ئاسایی و ژیانی تەندروستی خۆی. بارێکی ئاسایی و ژیانێکی تەندروست کە جگە لەوە هەم لە هیچ شوێنێکی واقعدا وجودی نییە. لە کۆمەڵگەی ئێستای مرۆڤدا کەم ئەندامان بە هەموو جۆرەکانی کەم ئەندامەتی مێشکی و جەستەییەوە بەشێکی گەورە کە ئاگاتە نزیکەی یەک لە سەردەی دانیشتوانی سەر زەوی پێکدێن. لەم ڕۆی دنیادا ئەمە ژمارەیەکی ترسناکی لێ دەردەچێت کە نزیکەی 600 ملیۆن کەس لە دانیشتوانی سەر ئەرزەکات. لەمەش زیاتر لە هەر یەکێک لە کۆمەڵگە جیاوازەکانی دنیادا نەخۆش و پیر و دابڕاوەکانی تری بەشێکی گەورە و جێی سەرنج لە دانیشتوانی پێکەهێنن. ئەگەر جگە لە کەم ئەندامی جەستە و نابینا، جگە لە نەخۆش و لەوانەی کە لە ڕووی عەقلیەوە کەم ئەندامن، نەخوێندەوارەکانیشی بۆ زیاد بکەین، ئەگەر جگە لەمانە جێنشینانی سڕبووی ئەو دیوشیش و پەرژینی زیندانەکانیشی لەگەڵ حساب بکەین، ئەگەر ژمارەی هەموو پیر و کە نەفت و چاوکز بوو لە شلاوازەکانیشی بخەینە سەر، ئەگەر ئینجا دانیشتوانی هەموو دێهاتە دوورە دەستەکان و هەژاران و هەموو ئەو کەسانی ئاوارن و بەناچاری لە جێی زێدیان هەڵەکەندێن بخەینە ناو وێنەکەوە، ئەو کاتە تێئەگەین لەوەی کە ئەو بەشەی بارە هۆیەک لە هۆیەکان
لە کۆمەڵگەکەیان دابڕاون ڕەنگە بگاتە ئاستێک کە زیاتر بێت لەو بەشەی تر کە لەبارێکی ئاسایی ژیان و نۆرمی کۆمەڵدا ئاژی. ئەو کات دەرەکەوێ کە لە ژیانی دابڕاوەکانی کۆمەڵگەدا جگە لە لایەنەکانی پێویستی ژیان و مان و تەندروستی جەستەیی، ڕەهەندەکانی تری ژیان و بوونی کۆمەڵایەتی، کولتوری، دەرونی و هەروەها ئابووری و سیاسی تەواوی کۆمەڵ بایەخێکی کوشندە و داوای پێداچوونەوەیان ئەبێت. ڕێکخراوی دەریا هەموو ئەمانی پێکەوە ناوناوە دابڕاوان. ئەمانە ئەو بەشەی دانیشتوانی کۆمەڵن کە بە هەر هۆیەکەوە بێت دابڕاون و لە بیرکراوە بێبەشن لە هۆیەکانی زانیاری و کولتور و فێربوون، لە سەرچاوەکانی داهات و خزمەتگوزاری و هەروەها لە فرسەت و هەلی یەکسان بۆ خۆپێگاندن و بۆ جێڕانی ڕۆڵێکی کارا و بەسوود لە ژیانی ئاسایی کۆمەڵ و لە گەشە و پێشخستنیدا. لای ڕێکخراوی دەریا دابڕاوەکان ئەو کەس و گروپانن کە پێویستیان بەوە هەیە پرد و گرەیان بۆ دابین بکەین تا جارێکی تر ببەسترێنەوە بە سەرچاوەکانی کولتور و زانیاری بە خزمەتگوزاری و فرسەتی یەکسان و لەو ڕێگایشەوە بە ڕیتمی ئاسایی ژیان و پێشکەوتنی کۆمەڵەوە کە کولتور و ئاگایی و زانیاری و پەروەردە بە تایبەتی لەم ڕۆژگاری ئێستای دنیادا سەرچاوەی یەکەمین و هەرە گرنگی خەمڵینی ئازادیەکانی مرۆڤ، گەشەی تواناکانی و دەرکەوتنی بەرهەم و شوێندەستەکانێتی لە هەموو بوارەکانی داهێنان، ئابووری، کۆمەڵایەتی و سیاسیدا. بۆیە ڕێکخراوی دەریا کار ئەکات و تێئەکۆشێت بۆ ئەوەی پرد لە نێوانی دابڕاوەکانی سەرچاوەکانی کولتور و زانیاری و فێربووندا جارێکی تر دروست کاتەوە. ڕێکخراوی دەریا لەسەر ئەو بنەما و بنچینەیە کارەکات کە ئەو کاتەی خەڵک ناتوانێت بەلای کولتور بچێت و لە نێوانی تینوێتی ئەوان و سەرچاوەکانی زانیاری و زانست و فێربووندا پچڕاویەکی نەویستراو دێتە ئاراوە. ئەو کاتە کولتور و زانیاری و هۆیەکانی فێربوون پێویستە خۆیان بچنە لایەن و خۆیان جۆگەیان لە خۆیان بۆ هەڵبەستن تاکو ئەوانیش وەکو باقیاتی دانیشتوانی کۆمەڵ فێر ببن و پێ بگەن و دابهێن و بەختەوەر ببن. ڕێکخراوی دەریا ڕێکخراوێکی کولتوری قازانجنەویستی ناحکومیە. لە ساڵی 2003 لە فەڕەنسا دامەزراوە. ئێستاش لە کوردستاندا بنکەی هەیە و بە کۆمەڵێک پرۆژە و چالاکی کولتوری هەڵئەسێت بە مەبەستی پێکاندنی ئەو ئامانجەی سەرەوە لە دابینکردنی سەرچاوەکانی کولتور و زانیاری و پەروەردە بۆ گشت کەسان و گروپی دابڕاوان. وەک ئاماژەشمان پێدا بۆ ئێمە کەسانی دابڕاو هەموو کەمەندامان، هەموو نابینایان، گشت زیندانیان و نەخوێنەواران و خەڵکانی لادێ دوورە دەستەکان و هەموو ئاوارەکان ئەگرێتەوە. ناحکومی بوون و قازانجنەویستی ڕێکخراوەکەمان و ئامانجە کولتوری و مرۆیە بەرزەکەی ڕێگەی پێنادەن کە لە هیچ سەرچاوەیەکی دینی و توندڕە و یاخود سیاسی و مەرجفەرزکەرەوە داهات و باربووی پرۆژە و چالاکیەکانی دابین بکات. داهاتی پێویست بۆ پرۆژەکانمان لەو دۆنەر و پارەبەخش و خێرخوازانەوە پەیدا دەکەین لە ئەوروپا، لە کوردستان یان لە هەر جێیەکی دنیا، جا کەسان بن یان دامەزراوە کە بێ مەبەست و مەرجی پێشینە پشتگیری و دەستگیرۆیی کار و چالاکی مرۆیی و ڕۆشنبیری دەکەن. یەکێک لە پرۆژە بنچینەیەکانی ڕێکخراوی دەریا کتێبخانەی دەنگیە بۆ نابینایان و نەخوێنەواران. کتێبخانەی دەنگی دەریا ڕاستیدا سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2002. ئەو کاتەی بۆ یەکەم جار یەکەمین کتێبخانەی دەنگیمان دامەزراند لە سەنتەری یەکێتی نابینایانی کوردستان لە سلێمانی و هەروەها لە هەندێک شارەکانی تری کوردستان، لەوانە لە ناحیەی باوەنور لە نزیکی قەزای کەلار
لە کتێبخانەی گشتی قەزای ڕانیا و لە سەنتەری یەکێتی ناوینانی کوردستان لە شاری هەولێر. ئەم پرۆژەیە هەر لەو سەرەتایەوە چەند دقێکیشی لێدا مەزرێنرا لەگەڵ چەندین هاوکاری تردا. لەوانە ڕێکخراوی لانەی مناڵان لە سلێمانی، ڕێکخراوی چالاکی گەنجان لە سلێمانی، ڕێکخراوی ڕۆژ بۆ کەمەندامان هەر لە سلێمانی و هەروەها ڕۆژنامەی هاوڵاتی. ئەم پرۆژە مەزنە جارێکی تر لە ساڵی 2008ەوە بە شێوازێکی مۆدرن لە بنکەی سەرەکی ڕێکخراوی دەریا لە سلێمانی دەستی پێکراوەتەوە. ئەم پرۆژە گرنگە لەسەر بنەمای پێویستی بە زانیاری بۆ نابینا و خەڵکانی دابڕاو دامەزراوە. لەم پرۆژەیەدا لەگەڵ ئەوەش کە گەیاندنی چێژی زانست و ئەدەب و خوێندنەوە بە نابینایان و نەخوێنەواران و دابڕاوان مەبەستێکی سەرەکیمانە، لە هەمان کاتدا ئەو ڕاستیە گرنگە ڕەچاو ئەکەین و بناغی یەکەمی کارمانە کە بۆ ئەوان بەدەستهێنانی زانیاری و فێربوون بە پلەی یەکەم مەسەلەی پێویستیەکی بنەڕەتیە بۆ دەرچوون لە نەزانین، نەک تەنها وەرگرتنی چێژ. بۆیە کە بەم کارە هەڵەستین، هەوڵمان داوە سەرەتاکانی پرۆژەکە بە پێی توانە زۆرترین بوارە جیاوازەکانی زانیاری و ڕۆشنبیری بۆ خوێنەرانی یان با بڵین بۆ جۆگرانی دابین بکات، نەک تەنها یەک ڕەنگی کولتوری لە خۆی بگرێت. بڕاشمان وایە کە خوێنەر و بیسەری کتێبخانەکە تەواوی نابینا و نەخوێنەوار و پیر و چاوکز و دابڕاوانی ترن لە هەر شوێنێکی کوردستان یان لە هەر جێیەکی تری دنیادا بن. بۆیە خۆمان لەوەش لاداوە کە بابەتە خوێنراوەکان وەڵام دەرەوە و فەراهەمکەری خواست و حەزی تەنها توێژێکی دیاریکراوە بن لە نابینایان و نەخوێنەواران هەتا دوایی. ڕەنگە بەم شێوەیە ژمارەیەکی باش لەو خوێندەوار و چاوساغە بەڕێزانەش کە لەوانەیە ئارەزووی تاقیکردنەوەی چێژی گوێگرتن لە بابەتێکی خوێنراوە بکەن، حەزی خۆیان لەسەر سیدیەکانی ئەم کتێبخانە بێوێنەیە بدۆزنەوە. ئەم پرۆژەیە تا ئێستا زۆر چۆتە پێشەوە لە پلانی تۆمارکردنی 500 کتێبی یەکەمینی کتێبخانەکە. هەروەها ژمارەیەکی زۆر لە وتار و بابەتی هەڵبژاردا لە ڕۆژنامەکانی ئەم سەردەمە خوێنراونەتەوە و بەشێکی گرنگ لە کتێبەکانی منهەجی پەروەردەی خوێندن بۆ قوتابیانی نابینا تۆمار کراون و دابەشکراوە بەسەریاندا. بەشێکی تری پڕبایەخ و خۆشەویستی ئەم پرۆژەیە بریتیە لە خوێندنەوەی کلاسیکەکانی ئەدەبی کوردی و دەستکردنمان بە خوێندنەوەی زۆربەی وتارەکانی زۆربەی گۆوارە کوردەکان. هەروەها هەندێک پرۆژەی تایبەتی تر وەک خوێندنەوەی ئینسیکلۆپیدیای کوردی. لیستەکە درێژە بۆ پرۆژەکە بەردەوامە لە پەرسەندن. ئەگەرچی تواناکانی ئەم ڕێکخراوە بەقەت پێویست زۆر نین، بەڵام خەڵکانی بە ئەمک و خۆنەویست کاریکاداکەن و خزمەتێکی دێوێنە ئەگەێن. بیسەری بەڕێز، ئەم پرۆژە خێرخوازیە پرۆژەیەکی مرۆڤانی کولتوری گرنگ و بەنرخە کە لە ئەمڕۆوە پێویستی بە یاریدەی هەموو کەسێک و بە دڵسۆزی ئێوەی بەڕێزە لە هەموو ڕوویەکی مادی و ماناییەوە. دەستگیرۆی تۆی بەڕێز بە پێشکەشکردنی کتێبێک یان بە هەر شێوازێکی تری یاریدەی مادی یان مانایی بەشداریتە لە کاری پیرۆزی گەیاندنی زانست و زانیاری بە هەموو ئەو کەسانی لێی ببەشن. دەستی بەشداربووی تۆیە لە ڕوخاندنی دیوارەکانی تاریکی و دابڕان و پەنجەی تۆیە کە نیشانە بۆ ڕێگەی ڕاستی پێگەیشتن و داهێنان بۆ ئازادی و بۆ ژیانی پڕ لە کەرامەتی بەشێکی گەورەی کۆمەڵگەکە دەکات. بە سوپاس و پێزانینەوە تۆمارکردن و دابەشکردنی ئەم کتێبە دەنگیە لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە
پشتگیری و یاریدەی پێشکەش کراوە. ڕێکخراوی دەریا و هەموو کارمەندانی هیواخوازن کە پرۆژە و بەرهەمەکانی ئەو سوود و خزمەتە بگەێنن کە تەنها مەبەستێتن. لێرەدا پێویستە ئەو ڕاستێ بنچینەیە دووپات بکەمەوە کە ئەمە پرۆژەیەکی کولتوری خێرخوازی قازانجنەویستە. بۆیە کۆپیکردنەوە و پەخشکردنی ئەم بەرهەمە یان بەکارهێنانی بۆ هەر مەبەستێکی بازرگانی و قازانجکردن دژی پرۆژەکەیە وە کارێکی نایاساییە کە ڕێکخراوی دەریا لێپێچینەوەی یاسایی لەگەڵ دەکات. لەگەڵ ڕێز و خۆشەویستی دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراوی دەریا فەرەیدون حەسەن عەبدوڵڵا.